بسم الله الرحمن الرحيم. کتێبخانەی دەنجی ڕۆشنایی، کتێبی زیندانێکی گەڕۆک لا نووسینی حەسەن پێنجوێنی، ساڵی چاپ 2007، نۆبەی چاپ دووەم، ژمارەی سپاردن 264 2007، تیراژ 1000 دانە، چاپخانەی سیما، خوێندنەوەی هێمن گەردی، هەڵەبڕین ڕێبین کازم محەممەد. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. پێشەچی لاپەڕا 3. لۆدی دۆرف لە کتێبی نەتەوە لە جەنگدا دەڵێت و نەبێت لەم ڕۆژگارەدا جەنجی نوێ سوپا و هێزی سەربازی بێت و بەس، بەڵکو بریتیە لە جەنگی هەمووان، حەرب و ئیجماعیە، واتە جەنجی نەتەوە لەگەڵ نەتەوەدا. ئەم زانایە دەڵێت جەنجی هەمووان بریتیە لە نەتەوە هەموو توانای عەقلی و ئەدەبی و مادی خۆی بکاتە خزمەتگوزاری جەنگ، و هەروەها ڕوونی کردوتەوە کە جەنگ دەبێ وەسیلە بێت نەک ئامانج و مەبەست، لەبەرەوە پێویستە هەموو تاکێکی نەتەوە ئامادە بکرێت بۆ جەنگ و هەمیشە ئامادە و لەسەر پێبێت. لۆدی دۆرف ناوی ئیریک فۆن لۆدیندۆرفە، لە ساڵی 1865 زاینی لەدایک بوو و لە ساڵی 1937 مردووە. لە ساڵی 1414 سەرۆکی ئەرکانی سوپای ئەڵمان بوو و یەکێک بووە لەوانەی سەرپەرشتی کاروباری جەنجی جیهانی یەکەمیان کردووە. لۆدی دۆرف لەبارەی جەنگی هەمووانەوە ئەم ڕاڕایی یانەی خۆی بڵاو کردوتەوە. پێشەوە سەربازەکان کردیانە گاڵە و هەڵهەڵا، پێیان وابوو ئەو ڕایی لۆدی دۆرف تازێ و شیاوی ئەوەیە وەک بیردۆزێکی سەربازی دابنرێ و پەیڕەو بکرێت. هەندێ لە دەوڵەتە گەورەکان بیرۆکە فکرەی جەنجی هەمووان یان جێبەجێ کرد، هەندێ لە بیرتیژان و زانایان لایەن وابوو کە ئەڵمانیا و ئیتالیا و سۆڤیەت یەکەم دەوڵەتێک بوو کە لە جەنگی جیهانی دووەمدا ئەم بیرۆکەیان بەکارهێنابێت. بەڵام ڕاستەقینە پێچەوانەی ئەم بۆچوونەیە، چونکە جەنجی هەمووان زادەی سەدەی 20م نییە، بەڵکو مێژوو دەگەڕێتەوە کە 14 سەدە لەمە پێش لە سەردەستی سوپای ڕزگاری خوازی ئیسلامدا بەکارهێنراوە. هەرچی وزەی مادی و معنەوی و فکری و بەشەری خۆیان بوو کۆیان کردەوە تا هەمووی بەرەو تەبوک ببن لەژێر ئاڵای لا ئیلاهە ئیلا اللهدا. دوورگەی عەرەبی لە بتپەرستی و داگیرکەر یا بە دەستەواژێشی تر لە کۆنەپەرستی و ئیستیعمار پاک بکەنەوە. ئەمەش جێگەی شانازیە بۆ موسڵمان کە بەدیهێنەری ئەم بیرۆکە ناوازەیە بن لە هونەری جەنگدا و بیهێنە جیهانی واقعەوە. بێگومان سەرکەوتنی عەقیدەی ئیسلامی لە داهێنانی بیرۆکەی جەنجی هەموواندا تەنیا لەوەدا نەبوو، ئەم جەنگەی بەکارهێنا بۆ لەناوبردنی چەوساندنەوەی سەم و نەفامی، و هەروەها نەیهێش پاشەڵی ئەم بیرۆکەیە چەپەڵ ببێ. بۆیە ئەم قسەیە دەکەین چونکە لە سەدەی 20مدا نەتەوەکانی تر لە بەکارهێنانی ئەم بیرۆکەیە لە جیهانی واقعدا ئەو سەرکەوتوویەیان بەدەست نەهێنا کە ئیسلام بەدەستی هێنا، چونکە جەنجی هەمووان لە سەدەی 20مدا بەکارهێنرا بۆ داگیرکردن و دوژمنکاری و خوێن مژین و چەوساندنەوە، وەک بینرا لە نازیەکان و فاشیستەکان و تا دوایی. لە ڕاستیدا مسلمانان سەرکەوتوو بوون لە کۆکردنەوەی هەموو توانای خۆیان، وەک کەرەسەی گواستنەوە و جەنگ و چەک و زەخیرە، دەوڵەمەند و هەژارچی لە توانایانە بوو پێشکەشیان کرد. بێجگەلەوە ئەوەشمە توانای چەک هەڵگرتنی هەبوو، وەک جەنگاوەرێک هاوبەشی کرد و چەکی هەڵگرت و تێکڕا هاتنە پێشەوە، تەنیا 3 کەسیان نەبێ. وەک ئەم کارەش بەم جۆرە بۆ هیچ نەتەوەیەک ساز نەبووە و نەلواوە. بەهەرحاڵ ئەم سەرکەوتنە بێوێنەی کە ئیسلام بەدەستی هێنا لە بەکارهێنانی جەنجی هەموواندا و نەبێ نمونەیەکی هەبێ لە چاو ئەو سزادانە پەروەردەیەی داینا بۆ دواکەوتوان لەو جەنگەدا، چونکە هەروەک مێژوو بۆمان دەجێڕێتەوە لە جەنجی جیهانی دووەمدا
لە سەدەی 20دا چەندەها هەزار خێزان و منداڵ و کەسوکاری دواکەوتوان متەخەلیفیان بنبڕ کردن بەو پەڕی دڕڕەقیەوە تەڕ و وشک و ئاگردرا بەهۆی تاوانبارەوە بێتاوان هەڵواسرا ئەم بێبەزەیەش لە ناونەتەوە بە ناو پێشکەوتوەکان لە سەدەی 20دا ڕوویدا بەڵام ئاینی پیرۆزی ئیسلام سزایەکی پەروەردەیی دانا بۆ ئەوانی لە جەنجی هەمواندوا دواکەوتن و درێغیان کرد ئەم سزایەش بۆ خزم و کەسوکاری تاوانبار نەبوو تەنیا پەیوەندی بە تاوانبارەوە بوو بەس سزاکەش کوشتن و هەڵواسین و لە سێدارەدان نەبوو بەڵکو بریتی بوو لە پەروەردەکردنی گیانی و پاکردنەوەی دڵ و دەرونی تاوانبار تا بگەڕێتەوە ڕیزی کۆمەڵ و شیاوی پلەی بەرزی باوەڕ بێت ئەو پلە بەرزەی کە هەموو مسلمانێک چاوی تێبڕیوە ئەم چیرۆکە مێژوویەش باسی ئەو سزادانە بێوێنەیە دەکات کە لەگەڵ بیر و باوەڕی پتەوی سزادراوێکدا لەوانەی دواکەوتن باسی ئەو زیندانە گەڕۆکە دەکات باسی ئەو قوتابخانە پەروەردەیە دەکات هیوادارم سوودی بۆ خوێنەرانی هاوزمانم هەبێت نووسەر خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات زیندانە گەڕۆکەکەم لاپەڕا نۆ بۆ 50 ڕۆژ دەچێت لەم بەندین خانە سامناکە و لەم زیندانە گەڕۆکەدا تاڵترین تاڵاو دەچێژم دەبێت لەم زیندانە تەسک و تەنگەڵەژانەدا بژیم ئەم زیندانەش کتومت بە ئەندازەی لەشم دروست کراوە لەو ماوەیەدا بەقەد ئەمڕۆ هەستم بە قورسی و گرانی ئەم ئازارەم نەکردووە ئەوە تا تەنگە نەفەسی کردوم ئەم زیندانەی من مرۆڤ ناتوانێت لێی دەرباز ببێت ئەوەیە زیاتر منی پەرۆش کردووە بۆ هەرچێ بچم لەگەڵ مایە لەگەڵ ئەوەدا کە ملکەچمە و بێگوێییم ناکات زۆر قایمە و دەری دەرچوونم نییە باوەڕت هەبێ ئەگەر لەوە نەترسایە دەمردم و ئاسوودە دەبم دەستی دەنابینیم و هەناسەی لێ دەبڕیم ڕێگەی هەناسەدانم دەدات تا بتوانم بەو ئازارە و بژیم و لە چنجی ڕزگارم بێ ئای ئەوە چیمە خۆ ناتوانم پێشی دەمی خۆم ببینم پەردەیەکی ڕەش بیلبیلەی چاومی داپۆشیوە ناتوانم هیچ ببینم دنیاش لە پێش چاوما دەسوڕێتەوە با دەست بەو درەختەوە بگرم تا ڕاستیم بۆ دەرکەوێت نەخێر دەوروبەرم ناسوڕێتەوە بەڵکو خۆم سەرم سوڕ دەخوات بۆ ئەوەی بە تەواوی لە بەسەرهاتەکەم شارەزا بن و هۆی ئەم کڵۆڵیم بزانن دەبێت سەرەتای بەسەرهاتەکەمتان بۆ بجێڕمەوە کە ئەویش لە 3 مانگ و 20 ڕۆژ لەمەوبەرەوە دەستی پێکردووە لەو کاتەدا وەرزی گڕاوی گەرمای هاوین دەما و دەمی ماڵاوایی کردنی بوو نزیک بوو پێ بنێنە وەرزی پاییزەوە بە تەواوی دیمەنەکەم لە پێش چاوە کە چه هاوینێک بوو هێرشی پەیتا پەیتای گەرما و گڕە لەگەڵ بای سەمومدا دەهات ئەو بای لمی دەشت و بیابانی کرد بۆ پشکۆیەکی ڕاخراو هەر شتێکی لەسەر بوایە دەیبرژان بگرە هەواکەیش کە بەرز دەبیەوە دەتگوت لە کوورەی ئاسنگەرەوە بەرز دەبێتەوە ئەم هێرشە گەرمەی گەرما هاوکات بوو لەگەڵ میوەڕەسان و پێگەیشتنی خورما و بەری هەندێ میوەی تر وەک ئەوە یارمەتی دەرێک بێت بۆ پێگەیشتنی بەروو بووم منیش لە سێبەری چڕ و پڕی باخەکەما دانیشت بووم لەو گەرمایە بە دوور بووم خێزانم دەوروبەری ساباتەکەی ئاوڕشێن کردبوو ئەمەش بوو بۆ هۆی زیاتر فێنکبوونی جێگەکەم ئەگەر بای سەموم نەبوایە کە سنووری دەشکاند و خۆی دەگەیاندە ناو ئەو سێبەرە چڕ و پڕەوە و ئەم لاولای ڕوومەتی دەگەستم تا یادم بخاتەوە کە لە ناو چ ناز و نیعمەتێکدا دەژیم و دوور لەو ئێش و ئازارەی بەهۆی گەرماوە تووشی خەڵکی دەبێت لەوانە بوو هەستم بەبوونی گەرما نەکردایە چاوم جێڕا بەلق و پۆپی ئەو درەختانەدا کە هەوا دەیدان بە یەکدا بە دیمەنی ئەو دار خوڕمانەی چوبوون بە ئاسمانە و هێشووی خورمایان شۆر کردبوویەوە زۆر دڵخۆش بووم شادمان بووم ئالێرەدا سوپای مسلمانانم یاد کەوتەوە ئەو سوپایی چەند ڕۆژێ لەمە و پێش لە ئۆردوگای ثەنیەت الوداع یان جێهێشت و بەرەو تەبوو کەوتنەڕێ ژمارەیان لە 40,000 کەس پتر بوو بەرەو باکوور ئەو دەشت و بیابانیان بڕی
بێ ئەوەی جێ بدەنە ئەو هەموو زەحمەتەی لە ئەنجامی بڕینی ئەو ڕێگا دوور و درێژ و بێ ئاو و گەرما سامناکەدا تووشیان دێت. ئالەم کاتەدا لایەنی چاکەی دەروونم پێی گوتم کەعب خۆ تۆ پەیمانت دابوو بە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێناوی خوادا گیانت بەختکەیت و لە خۆشی و ناخۆشیدا گوێڕایل بیت. چۆن دەتوانیت لەم سێبەرە چڕ و پڕەدا دانیشیت؟ لەگەڵەوەدا پێغەمبەر و هاوڵەکانی بەهۆی ئەم گەڕە و گەرمایەوە ئێستا لەو پەڕی زەحمەت و ناڕەحەتیدان. چۆن دڵت بڕوایی دەدات تۆ لێرەدا ئاوی سارد بخۆیتەوە و پێغەمبەر صلی الله عليه وسلم هاوڵەکانیشی ئاوی لێڵ و سوێری بنکی بیریشان دەست نەکەوێ بیخۆنەوە؟ هەروەک بیست بووم لە تینویاندا هیوایان بووە وشترەکەی خۆی سەر بڕیوە و عماری ئاوی ناوسکەکەی دەرهێناوە تا بەو ئاوە دەمێک تەڕکات و ئاگری بڵێ سەرداری تینوێتی پێدامرکێنێ و هەندێکیشیان هەندێ لە ورگە تەڕەکەی لەسەر دڵی داناوە تا بەو تەڕیە ماوەیەک دوور بێ لە تینوێتی. کەعبوو ئایا تۆ چاتری لە پێغەمبەر صلی الله عليه وسلم و هاوڵەکانی؟ ئینجا لایەنی خراپەی دەروونم بە تووڕەیەوە گوتی نەدەبوا پێغەمبەر پێشدەستی بکات با ئەوان بەهاتنایە و هێژیان بکردایە، بەتایبەت کە ئەو دەیزانی و لێی ڕوون بوو خەڵکی تووشی چ گرانی و نەهامەتیەک هاتوون. خەڵکی لێرەش بوون شتێکی وایە نەبوو بیخۆن. ئەمە کەی کاری کردەیە لەم کاتی میوەڕەسان و پێگەیشتنی بەرووبوومەدا بەرەو ڕووی دوژمن بڕوات بۆ کوێژ بۆ تەبوو بۆ وڵاتی شام کە 20 ڕۆژ ڕێە بە ڕۆیشتنی هۆشتر. چ ڕێگایەکیش بیابان لماوی گەرم بێ ئاو دوور لە ئاوەدانی هەرکەس ئەو ڕێ بگرێتە بەر تووشی زەحمەت و چەندەهای دەردی سەری دەبێت. زیاد لەوەتا دەگەڕێتەوە هەموو بەرووبوومی درەختەکانی لەناو دەچێت و دەوەرێت. ئاخر خەڵکی وڵاغی سواری و زەخیرە و توێش و لەکوێ بێنن؟ هێشتا لایەنی خراپەی دەروونم لە قسەکانی نەبووی بووەوە کە لایەنی باوەڕ و چاکەت دەستی کردەوە شۆڕش و بەتوندی بەرپەچی قسەکانی لایەنی خراپەی دایەوە و گوتی بڕوو بیان و بۆ نەبوونی توێش و وڵاغ مێنەرەوە، چونکە لەم ڕۆژانەدا نەبێت تۆ هەرگیز دووی وڵاغت نەبووە کەچی دەڵێیت خەڵکی وڵاغ لەکوێ بێنێت، لەگەڵەوەدا کە توانای باشت هەیە و لە ناو ناز و نیعمەتا ڕادەبوێری دەڵێیت بۆ توێشوی ڕێگە خۆراک لەکوێ بێنم. تۆ ڕاستیەکەی بڵێ ئەوەی تۆی دواخست نەبوونی وڵاغ و زەخیرە نەبوو، بەڵکو تەنیا بەهۆی خۆشەویستنی ژیانی دنیاوە بوو. دووبارە لایەنی خراپەی دەروونم هەڵی دایەوە و گوتی وا بڵێین خۆم و وڵاخم بۆ سواری هەبوو، خۆراکم بۆ توێش و ئامادە بوو. ئەی ئەو خەڵکە لەکوێی بێنن؟ چۆنی پەیداکەن؟ وا باشتر نەبوو بەرەنگاری دژمن نەکرایە تا ئەو خەڵکە ئاوەها نەکەونە سەخڵەتیەوە و ئەو ماڵ و سامانش کە بۆ ڕێخستنی سوپاکە کۆکرایەوە ئاوەها بە خۆڕایی نەڕوات. لایەنی باوەڕ نەڕاندی بەسەریا و هاواری کرد و گوتی هەی بێ ئاگا لە یادت چوو عوثمانی کوڕی عەفان 300 وشتری بەجل و ڕەشمە و هەوسارەوە لەگەڵ 1000 دینارە پێشکەش کرد بە پێغەمبەر صلی الله عليه وسلم؟ یا لەوانەیە لە یادت چوو بێ کە عەبدوڕەحمانی کوڕی عەوف 100 ئۆقیە زێڕی پێشکەش کرد و ئافرەتانی مسلمان خشل و زێڕ و زیوی خۆیان پێشکەش کرد؟ وابزانم لە یادت نەماوە کە عومەری کوڕی خەتاب نیوەی ماڵ و سامانەکەی هێنا و ئەبوو بەکری سەدیقیش چی ماڵ و سامانی هەبوو گسکی لێدا و هێنای بۆ خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم. لایەنی خراپەی دەروونم هەڵی دایەوە و گوتی وا باشتر نەبوو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو هەموو سامان و ماڵە پەرت و بڵاو نەکاتەوە؟ لایەنی چاکەی دەروونم ڕاپەڕی و بە تووڕەیەوە گوتی هەی ماڵ کاول چۆن قسەی وا دەکەیت؟ خۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆری لە کەس نەکرد و هەرکەس بە ئارەزووی خۆی چەندی لە توانادا بوو بێ یا چەندی پێخۆش بوو بێ هێناویەتی. ئەم کارەش بۆ هۆی دەرخستنی پلەی ئیمان و باوەڕی مسلمانان و ئەم غەزایش بۆ هۆی تاقیکردنەوەی باوەڕی باوەڕداران. ئەوە بوو عومەری کوڕی خەتاب هەمیشە هەوڵی دەدا لە کاری خێر و چاکەدا پێش ئەبوو بەکری سەدیق بکەوێت کە باسی ماڵ پێشکەشکردن کەوتە ئارا. ناوە عومەر لە دڵی خۆیان گوتی ئەمڕۆ پێش ئەبوو بەکر دەکەوم
دارایی و ماڵەکەی کرد بە دوو کەرتەوە. کەرتێکیانی هێنایە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم و اینجا ئەبوو بەکریش ماڵ و داراییەکەی خۆی هێنا. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی عومەر چیت هێشتۆتەوە بۆ ماڵ و منداڵەکەت؟ عومەر بەو پەڕی شانازیەوە گوتی چەندم هێناوە ئەوەندەم بۆ بەجێ هێشتون. اینجا فەرمووی بە ئەبوو بەکر ئەی تۆ چیت هێشتۆتەوە بۆ ماڵ و منداڵت؟ عەرزی کرد تەنیا خوا و پێغەمبەری خوام بۆ بەجێ هێشتون. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی جوداوازیتان وەک جوداوازی وشەکانتانە. مەرواقی وڕما و سەری ڕاوەشان وەک ئەوەی بڵێ هەوڵدان بێسوودە هەرگیز بە تۆ ناگەم ئەبوو بەکر. پاشان لایەنی چاکە گوتی هەی کەعبی کوڕی مالی ئەگەر باوەڕی خەڵکی بکێشرێت دەبێت کێشی باوەڕەکەی تۆ چی بێت؟ ئەگەر باوەڕ لە کردەوەی چاکەدا بشان بدرێت دەبێت نمونەی باوەڕەکەی تۆ چی بێت؟ یا دەتەوێت وەک منافیقەکان بڕوو بیانووی پڕ و پوچ بێنیتەوە؟ لایەنی خراپە هاتە جۆش و گوتی نا نە ئەمە و نە ئەوە. ئەگەر لەم کاتە گەرمایەدا نەبوایە هیچ کەس دوا نەدەکەوت. ئایا وا باشتر نەبوو پێغەمبەر ئەم جەنگەی دوا خستایە بۆ پاش کۆکردنەوەی و داهات و بەروبووم و نەمانی ئەم گەرمایە؟ خۆخۆشی دەیزانی چەند ساڵێکن نەبوونی و گرانی و قات و قوڕی میوانمان بووە و خەڵکی پەرێشان بوون بۆ ئەم داهاتەی ئەم ساڵ. وا چاتر نەبوو نەڕوات بۆ ئەو وڵاتەی دوورەی شام بۆ بەرەنگاریکردنی دوژمن؟ بۆ چاوەنواڕی نەکرد با دوژمن بەهاتایە سەرمان ئەو کاتە یەک هێرشمان بۆ دەبردن و قەڵاچۆمان دەکردن. لایەنی باوەڕ لە دەروونما هاواری کرد و گوتی بێدەنگ بە من وامزانی پیاوێکی هۆشیار و تێگەیشتووی چۆن بەم جۆرە بە هەڵە بیر دەکەیتەوە؟ بۆچی نازانیت کە ڕۆیشتنی مسلمانان بۆ تەبوک دەبێتە هۆی ئەوەی بیر و باوەڕی ئیسلامی بە ئازادی و سربەستی بڵاو بێتەوە؟ ئەی نازانیت ئەگەر پێش دەستیت کرد لە دوژمن ئاگری نیازی شەڕ و دوژمنکاری لە دەرونیا خامۆش دەکەیت؟ ئەمە لەلایەکەوە. لەلایەکی ترەوە ئەو هۆزە عەرەبانەی ملکەتی ڕۆمن دەوڵەتی ڕۆم هەوڵ دەدات بۆ بەرگیری لە مسلمانان بوونیان ئەم جەنگە ڕێگا خۆش دەکات بۆ مسلمان بوونیان. یا لەوانەیە نەزانیت کە لە وڵاتی شامەوە هەواڵ هاتووە دەوڵەتی ڕۆم سوپایەکی زۆر و بێشماری کۆ کردەوەتەوە بەراییەکەی گەیشتۆتە بەڵقا. باشە ئەگەر سوپای ڕۆم کتوپڕ بێتە سەر شارەکەمان و لە ناکاوە بدات بەسەرماندا ئایا ماوەی ئەومان دەبێت خۆمان ئامادە بکەین دەتوانین بکەوینە خۆ؟ نەبەخوا ئەو کاتە ڕەگ و ڕیشەی ئاینەکەمان دەردێنێ و ئافرەتەکانمان دەکاتە کەنیزەک و منداڵەکانیشمان بە کۆیلا ماڵ و سامانیشمان بە تاڵانی دەبات. بەڵێ ئەو ماڵ و سامانەی تۆ خەفەتی بۆ دەخۆیت و لێی دەترسیت بەڕاستی بڕیاری پێغەمبەر صلی الله عليه وسلم بڕیارێکی دروست بوو کە هێرشی بردە سەر دوژمن و پێش ئەوەی دوژمن هێرش بێنێتە سەرمان. هەروەک دەڵێن لە ناو جەرگەی ماڵەکەیە هێرشی بێنە سەر ڕیسوا دەبێت. بێگومان ئەم بیرۆکە سەربازیی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دەرونی ڕۆمدا کاری خۆی دەکات و کاریگەری دەبێت بۆ ترس خستنە دڵی دوژمنەوە و نیازی دوژمنکاری لە دڵی دوژمندا خامۆش دەکات و وای لێ دەکات بیر لەوە نەکاتەوە هێرش بێنێتە سەر مسلمانان. شەپۆڵی هاڵاوی گڕەی ئەو ڕۆژە سنووری سێبەری شکاند و دەموچاوی گەستم و لەو خەیاڵ و بیرکردنەوەیدا ڕایچڵەکاندم. بەڵێ ڕاچڵەکیم ئاوڕێکم بەم لاولای خۆمادایەوە و سوپاسێکی زۆری پەروەردگارم کرد کە ئەم باخ و سێبەر و ناز و نیعمەتەی پێبەخشیوم. بانگم کردە خێزانم و گوتم جێکەکەم بۆ ڕاخە با سەروە نەوزێ بشکێنم. چیم داوە لەم خەیاڵاتە بۆ مێشکی خۆمی پێوە ماندوو بکەم. شتێ هات بە خەیاڵما زۆر دڵم پێی خۆش بوو چونکە شوێنەوارێکی گەورەی هەبوو بۆ لابردنی ئەو مۆتەکەیەی سواری بیر و هۆشم ببوو. خەوی لێزڕاندبووم. بەم جۆرە قەنەعاتم کرد کە بەخۆم و بەخۆمم دەگوت ئەوانەی لەگەڵ پێغەمبەردا صلی الله عليه وسلم ڕۆیشتون ئەوەندە زۆرن کەس ناتوانێ بیان شمێرێ. کەسیش نازانێت کێ ڕۆیشتووە و چێ جێماوە. پێم وایە پێغەمبەریش صلی الله عليه وسلم لەبەر زۆری خەڵکەکە هەر نازانێ کە نەڕۆیشتوم. دەمە و ئێوارە بوو
لەناو باخەکەدا هێشوە خوورمایەکی تەڕ و تازەم بەدەستەوە بوو دەگەڕام لە ناکاو گوێم لە دەنجی جیدەی کوڕی قەیسەوە بوو بانگی دەکردم منیش وەڵامم دایەوە و فەرموم لێکرد تا لەسەر سەکۆی ساباتەکە دانیشتێ ئەو سەکۆیم بۆ میوان دروست کردبوو پاش بەخێر هاتن و خۆش هاتن گوتم سەر عێلی بەنی ساعیدا هەواڵێ دەنگ و باسێ وەڵامی دامەوە نیشانەی ڕق و تووڕەی لە ڕواڵەتیا بەدی دەکرا گوتی جا چ هەواڵێکم پێبێت تەنیا هەواڵ ئەوەیە محەممەد هەموو گەنجەکانی بردین پێش ئەوەی بمبرن تاڵاوی تیاچوونی کرد بە گەرویاندا خۆمم لێ جێڵ کرد چەند پرسیارێکی ترم لێ کرد تاواز لەو بابەتە بێنێ بۆیە گوتم سەر عەشیرەتی بەنی ساعیدا ئێستا حاڵت چۆنە بەڵام ئەو هەر لەسەر قسەی خۆی سوور بوو گوتی ئەبێ پیاوێکی وەک من حاڵی چۆن بێ بەدەست محەممەدەوە دەزانی محەممەد چی کرد بەو خاڵخەڵەتا و سەر لێ شێواوانە بەوە ژوازی نەهێنا و دەست بەردار نەبوو خۆی هەڵقورتاندە سەر کاروباری ئێمەوە ئێمەی سەرخێڵ و ڕئیس عەشیرەت ئەوەتە منداڵەکانیشمان لێهان دەدات ئەم قسەیەم زۆر پێسەیر بوو بۆیە گوتم مەبەستت چییە باوەڕت بێ ئاگام لە هیچ نییە پێم بڵێ گوتی بۆچ نەتبیستووە قەیسی کوڕی چی پێکردم کاتێ ویستم بیانوو بۆ محەممەد بێنمەوە نەڕۆم لەگەڵیا گوتم بۆچ پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێگەی دایت گوتی محەممەد باسی جەنگی ڕۆمی کرد و پێی وتین دەتوانی لە جەنگی مزەردەکان هاوبەشی بکەیت منیش وەڕامێکم دایەوە تا ئێستا فێڵی وام بۆ نەهاتووە پێم گوت پێغەمبەری خوا ڕێم بدە و گیرۆدەم مەکە بەخوا خزمان هەموو دەمناسن هیچ پیاوێک بەقەد من ئافرەتی خۆش ناوێت و حەزی لێ ناکات دەترسم ئەگەر ئافرەتانی ڕۆم ببینم خۆم پێ نەگیرێ گوتم جا پێغەمبەر صلی الله عليه وسلم بەم قسەیە ڕازی بوو گوتی سەرەتا پشتی تێکردم بەڵام داخوازیەکەم پەیتا دووپات دەکردەوە هەرچەند زۆریشی پێ ناخۆش بوو ناچار بوو ئیسنم بدات هەستم کرد ئەم پیاوە منافق و دووڕووە بۆیە سێودوم لێ نەکرد و پێم گوت ماڵ کاول کەوابێ ئەم ئاەتە لەبارەی تۆوە هاتۆتە خوارەوە کە خدای پەروەردگار لە سوڕەی ئەت-تەوبە ئاەتی 49 دا دەفەرموێت ومنهم من يقول ائذن لي ولا تفتني ألا في الفتنة سقطوا وإن جهنم لمحيطة بالكافرين وأمش معناكيتي هیوای لە منافقەکان دێن بۆلات و پێت دەڵێن ئیزنم بدە با بمێنمەوە و نێم لەگەڵتانە مەمخەرە ناو فیتنەوە و جیرۆدەم مەکە ئەوانەی ئەم قسەیان کرد کەوتنە ناو فیتنەوە و جیرۆدەن و بێگومان دۆزەق چواردەوری کافرانی گرتووە و لێی ڕزگار نابن بەخوا جەناب ئەم ئاەتە لەگەڵ تۆدا کتومت یەکە ئەم قسەی من دای لە دڵی بەڵام خۆی وا پیشاندا هیچ پەیوەندێکی بەوەوە نییە گوتی نا ئەو ئاەتە بەهۆی منەوە نەهاتووە چونکە محەممەد خۆی ڕێیدا هەناسەیەکی بۆ کڕوزاوی هەڵکێشا و گوتی عەبدوڵای کوڕیشم وا حاڵی ببوو وای دەزانی پەیوەندی بە منەوە هەیە بۆیە لە ڕووما هەڵچوو هات بە گژما و سەرزەنشتی کردم و بە منافقی دادەنام بەداخەوە ئەوانەی ژیر و هۆشیارن تۆمەتی منافقیاتی دەدرێنە پاڵیان کەس گوێی بۆ قسەیان ناگرێ سەرێکی بادا و دەستی دەدا بە دەستی دا و دەیگوت دەیانەوێ من واز بێنم لە قسەی ڕاست و دروست ئەوەی کە ئەوان ناوی دەنێن منافقیەتی ئەوان کاتێ واز لەم تۆمەتە دێنن بڕۆم وەک ئەو گەنجە چاوسوورانە خۆم بخەمە مەترسیەوە و خۆم بدەم بە کوشت لای کردەوە بەلای منەوە گوتی توبیت و خوا پێم بڵێ ئاخرکەی عەرەب زاتی جەرائەی ئەوەی هەبووە لە بەرامبەر ڕۆمەوە خۆی ڕاگرێ آخر عرب چۆن دەتوانێ هێرش بباتە سەر ڕۆم ئەویش دەوڵاتی خۆیدا کەیشتی وا هیچ عەرەبێک هەربیریشی لێ کردوتەوە کوڕە بەخوا ئەمە کارێکی منداڵانێ و نەدەبووە محەممەد بەگوێی ئەو هەرزەکارانەی بکردایە برە ئەوە تا پاشاکانی غەساسینە کە عەرەب هێشتا پاشای وەک ئەوانی بەخۆیەوە نەدیوە گردنیان بۆ هێز و دەسەڵاتی ڕۆم کەچ کردووە ئینجا دەستی نا بەدەمی خۆیانەوە نەوە ترسی هەبێت یەکێک گوێی لە قسەکانی بێت بۆیە بە ئەسپایی گوتی سبەینێ هەواڵ دەبیستی هێشتا ڕوون نەبووەتەوە ئەوانەی لەدەست ڕۆم ڕزگاریان بۆ هەڵاتون
ژمارەیان چەندە؟ باوەڕت هەبێ خەنجەرێک لەسەر دڵم بدرایە چەند ئێشم پێدەگەیشت بەم دەستەواژە عیبارەی دوای ئەوەندە ئازارم پێگەیشت بۆی خۆم پێنەگیرا و هەڵچووم نەڕاندم بە سەریا و گوتم فڕە بڵێ لەوە زیاتر مەڕێسە دەتەوێت نەشەمەی خراپیان بۆ لێدەیت دەتەوێت بە پڕ و پاڵاتنە سوپای ئیسلام تێشکێنیت زۆر بە خێرایی ئەوە هات بە دڵما کە من چەند تاوانبارم لەم دواکەوتنەمدا خێرا هاتمەوە قسەکردن و گوتم تەنیا ئەوە بەسە بۆ سەرشۆڕی و ڕیسوایی ئێمە کە لەو سوپایە دواکەوتوین و لە خزمەت پێغەمبەردا صلی الله علیه وسلم نەڕۆیشتین زۆر باش بزانە خوای نایشکێنێ و سەری دەخات بە دەنگێکی هێواشی گاڵتە ئامێز گوتی ئەی لەوە ئەوە لە کێوەوە ئەوەندە بە حەماسەت بوویت بۆچت تۆیش وەک ئێمە لە محەممەد و هاوڕەکانی خۆت دوانەخستووە ئایا تۆیش وەک ئێمە بەر هەڕەشەی ئەم ئاەتە ناکەویت کە خودای پەروەردگار لە ئاەتی 81 و 82 سوورەی ئەت-تەوبەدا دەفەرموێت فرح المخلفون بمقعدهم خلاف رسول الله وكرهوا أن يجاهدوا بأموالهم وأنفسهم في سبيل الله وقالوا لا تنفروا في الحر قل نار جهنم أشد حرا لو كانوا يفقهون فليضحكوا قليلا وليبكوا كثيرا جزاء بما كانوا يكسبون واتە ئەوانەی لە غەزای تەبوک دواکەوتون شادمان بوون و بەدانیشتنیان لە مەدینەدا و بە نەڕۆیشتنیان لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم داخیان لێدەهات و پێیان ناخۆش بوو بە ماڵ و بە ژیان و لە ڕێی خوادا تێکۆشن دەیانگوت لەم گەرمایەدا نەڕۆن و لە جێی خۆتان دەرنەچن ئەی محەممەد بڵێ ئەگەر تێبگەن ئاگری دۆزەخ گەرمترە لە پاداشتی وتار و کرداری ناڕەوایاندا با کەم پێ بکەن و زۆر بگرین لە دۆزەخدا گوتم بەڵێ من دواکەوتم بەڵام ئەم دواکەوتنم مەبەست نەبوو دەروونم زاڵ بوو بەسەرما ئەگەر لەبەر زۆری گەرماکە و ترسی بەرووبوومی باخەکەم و ئەوە نەبووایە کە وەختی ڕینینەوەی هاتبوو واللهی دوانە دەکەوتم لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم دەڕۆیشتم زۆریشم پێخۆش بوو کە لەگەڵیان بوومایە بەڵام گوتی بەڵام چی تخوا ئەگەر پێم نەڵێ گوتم وام دەزانی دەتوانم بەرووبوومی باخەکە لە ماوەی 1-2 ڕۆژێکدا کۆ بکەمەوە و گەرماکەش نامێنێ و دەڕۆم بە شوێنیانە پێیان دەگەم داغ لە دڵیەتی و دەروون چەپەڵی خۆی دەرخست و گوتی نانا ئەوە هۆی ئەوە نەبوو بەڵکو سێبەری چڕ و پڕت بۆ لوا بوو سامانێکی زۆرت لە بەردەستا بوو و خۆشی دنیایشت پێچاتر بووە لەو بەڵێنەی محەممەد کە گوایە بەهەشت هەیە و خۆشە وانیە کەعەب گیان منیش کەمێ بێدەنگ بووم بەو خوایە خۆش بوو زەویەکە بقلیشێ و هەڵەملوشێ ڕووی ئەم هەڵوێستە سەختە نەبم و ئاوەها ڕیسوان نەبوومایە بەڵام خۆزەوی شەقی نەبرد و منیش ڕۆ نەچووم ئینجا گوتم نەبەخوا مەبەستم ئەمە نەبوو کە تۆ باست کرد چونکە من باوەڕم بە زیندووبوونەوە هەیە و خۆشی بەهەشتم پێچاترە تا ناخۆشی دنیا و ئەو ڕۆژەش کە پێغەمبەر صلی الله عليه وسلم و مسلمانان کەوتنە ڕۆی خۆڕێخستن منیش خەریک بوو دەست پێ بکەم کەچی گەڕامە و دەستم لە هیچ نەدا لە دڵی خۆمدا دەمگوت توانام هەیە دەست بدەمە هەر شتێک ئامادەیە بەم پێی خۆم خەڵەفان هەتا هەموو لە خۆڕێخستن بوونەوە و پێغەمبەر صلی الله عليه وسلم و مسلمانان کەوتنە ڕێو من هێشتا دەستم لە هیچ نەدابوو ئەڕۆیشتمە ماڵە و لە خۆوە دەگەڕامەوە بەو جۆرە هیچم نەکرد اینجا کە ئەوان ڕۆیشتن گوتم خەڵکی خۆیان پێچایەوە و پێشم کەوتن ئێستاش ئەوان پێویستیان بە من نییە 2 ڕۆژ 3 ڕۆژی تر دەڕۆم و پێیان دەگەم هەروەها تەمەڵیم کرد و خۆم ئامادە نەکرد تەمەڵی لە دوای تەمەڵی تا حاڵم بەم حاڵە گەیشت ئەبوو قەیس گوتی ئەوە چیتە دەڵێ ئەم دواکەوتنت پێ ناخۆشە جا ئەگەر حاڵت وایە بۆ لە سەرەتاوە کاری خۆتت پتەو نەکرد سەرێکم بادا و گوتم شەیطان بەلعنەت بێ بە ماوەیەکی تر و ئەمڕۆ ناسبەی دواکەوتم و کاروانی باوەڕ کەوتە ڕێ و غەزا دەستی پێکرد و ئێستاش ئەوەندە دوورە بە هیچ کڵۆجێ نایگەمێ
ئەبوو قەیس گوتی ئێستا شادمانی بە نەڕۆیشتنەکەت. گوتم ئەوە تۆ چ دەڵێیت؟ واللهی نیازم بوو بڕۆم پێیان بگەم و 100 بریا وام بکردایە، بەڵام وا دەردەکەوێت لە چارەمان نەنووسرا بێت، هەرچەند لە پێغەمبەر صلی الله عليه وسلم دواکەوتوم، بەڵام هیوادارم لە ڕیزی دواکەوتوەکاندا نەبم. خۆزگا لە سەرەتاوە بمتوانیایە بڕیارێکی بتەوم بدایە و بەسەر شەیطاندا زاڵ بوومایە تا ئەو پڕ و پاڵاتانەی ئەمڕۆ سبەی دەبیستم بەرگوێم نەکەوتایە. ئەبوو قەیس سەرنجێکی دام کە پڕ بوو لە فرت و فێڵ. ئینجا گوتی نانا کەعەب گیان، من لێم ڕوونە ئەگەر لەگەڵیشیانە بڕۆیشتایە لە دەوروبەری مەدینەدا دەگەڕایتەوە و نەدەڕۆیشتی، هەروەک بەشێ زۆری سوپاکە وایان کرد و لەگەڵ سەرۆک هۆزی خەزرەجدا گەڕانەوە، ئەوە بوو نیوەی سوپاکە نەبێ لەگەڵ محەممەددا نەمایەوە. منیش زۆر ڕقم هەستا و گوتم هەی دوژمنی خوا، واللهی درۆ دەکەیت. ئەوانەی لەگەڵ عەبدوڵای کوڕی ئوبەیدا گەڕانەوە تەنیا منافیقەکان بوون لەگەڵ دڵ نەخۆشەکاندا، ئەوانی ژمارەیان 80 و چەند کەسێ بوو، وەلا 90 کەس کەمتر بوون کە ڕۆیشت بوونە قەراق شاریش تەنیا مەبەستیان ئەوە بوو بە گەڕانەوەکەیان ورە بە مسلمانان بەردەن، ئەو چاتر کە نەڕۆیشتن و گەڕانەوە، چونکە ئەگەر لە ناو سوپاکەشدا بمانایەتەوە دەبوونە هۆی شکاندنیان. خۆزگە من لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم دابوومایە، جا بۆت ڕوون دەبووە کە ڕاستم دەکرد و ئەو پەڕی خۆگریم پیشان دەدا و پێم دەسەلماندیت کە خاوەن باوەڕ نابێ پشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە تنگانەدا چۆڵ بکات. بەڵام ئەبوو قەیس بە شەیطانی دەنجی هێواش کرد و گوتی ئەم قسانەی تۆ زۆر دوورن لە ڕاستەقینەوە. ئەوە بوو محەممەد و هاوڵەکانی ئۆردوگاکەیان لە نزیک مەدینەوە بوو لە ثەنیەت الوداع، و عەبدوڵای کوڕی ئوبەی لە خوار ئەوانەی لە چێوی ذباب بوو. کاتێ محەممەد ڕێکەوت عەبدوڵای کوڕی ئوبەی دواکەوت و نەڕۆیشت. خەڵکیش دەڵێن ئەوانەی کە لەگەڵ عەبدوڵادا گەڕانەوە شتێکیان لەوانە کەمتر نەبوو کە لەگەڵ محەممەددا ڕۆیشتن. منیش تووڕە بووم و گوتم ماڵ کاول، ئەوانەی لەگەڵ سەرۆکی منافیقەکاندا گەڕانەوە تەنیا دووڕوەکان و نەخۆش دڵەکان بوون کە هەمیان چڵکاوخۆری عەبدوڵای کوڕی ئوبەی هاوڕێت بوون، وەژمارەیان نەدەگەیشتە 90 کەس. بەڵام ئەوە بزانە خوا یارمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و مسلمانان دەدات و سەریان دەخات بە کوێرایی چاوی ئەوانەی پێیان ناخۆشە. لە ناکاوت دەمەقاڵەی نێوانمان وەستا بەهۆی دەنجی عەبدوڵای کوڕی ئوبەی کە ئێوە دەیگوت کەعەب ئەوە تۆ لە شوێی؟ گوتم فەرموو کوڕی ئوبەی. هاتوو سڵاوی کرد، لە تەنیشت ئەبوو قەیسەوە لەسەر سەکۆکە دانیشت. ئینجا گوتی ئەرێ ئەو هەراوهۆریایەتان چ بوو؟ وەک ئەوە ئاگاتان لە دەنگ و باسی ناوشاری مەدینە نەبێ. ئێمەش ڕوومان تێکردو بە یەک دەنگوتمان بۆ چ ڕووی داوە؟ دەنگ و باس چییە؟ گوتی بۆ چ نەتان بیستووە؟ گوتمان چی؟ گوتی هەواڵی محەممەد و هاوڵەکانی ئەوانەی کە ڕۆیشت بوون پاشای ڕۆم تەمبێ بکەن. هەرچەندە لە قسەکانی و گاڵتە و لاقرتەی دەکرد دەردەکەوت. ویستم بزانم مەبەستی چییە، بۆیە گوتم چی ڕووی داوە؟ دەیت خوا پێم بڵێ. بە دەنگێکی گرانی گڕ و ڕەش بینیەوە گوتی نەگەیشتە خاچی شام. هەموو هاوڵەکانی جیان هێشت، هێشتا ئاشی شەڕ نەکەوتۆتە گەڕ. هەموو ڕۆژێک دەستێک لە هاوڵەکانی نیوەی ڕێدا جێدێڵن و دێن بۆ لای ئێمە. پێم وایە پێش ئەوەی ڕوبەڕووی ڕۆم ببێتەوە هیچ کەسی بە دەوران نامێنێ. بەتوانجۆ گوتی محەممەد بە گوێی پیاوە دنیادیدەکان ناکات، هەر شوێن هەوا و هەوەسی گەنجەکان دەکەوێت، دەبا بیخوات. ئەو ڕۆژە لە چێوی ذەباب پێش ئەوەی محەممەد جێبێڵین بە هاوڵەکانی خۆمم گوت محەممەد دەیەوێ لەگەڵ ڕۆمدا بجەنگێ. بەو هەموو نەبوونی و گرانی و گەرما و ڕێگادووریەوە جام کارەش لە توانای ئێمەدا نییە. کوڕی ئوبەی درێژەی دا بە قسەکانی کە بۆنی ناپاچی و شەیطانی لێدەهات و گوتی ئەو ڕۆژە پێم گوتن محەممەد وا دەزانێت جەنگ لەگەڵ ڕۆم یاری منداڵانە، بڕواتان هەبێ. ئێستا هەمویان بە گوریز بەسراونەتەوە و جوڕەبابە دراون. ئەبوو قەیس گوتی ئەرێ وەڵڵا ئاگام لێ چەند پیاوێکی عاقڵ و تێگەیشتوو لە ماڵی سوەیلم جوولەکەدا کۆبوونەتەوە، لەناو خۆیانە ئەنجامی ئەم جەنگیان شیتەڵ کردووە. ئێستاش قسەی ئەو پیاوە پیرە تێگەیشتووی جوولەکە لە گوێمدا دەزرینگێتەوە.
کوڕی ئوبەی گوتی چی گوت؟ ئەبوو قەیس گوتی ئامۆژگاری کردین و دەستە دامێنمان بوو، گوتی دەخیل 100 دەخیل نەکەن بە خەیاڵیش لەگەڵ ڕۆمدا بجەنگن. بەڵام چێ گوێ دەگرێ بۆ قسەی ئەو پیاوە تێگەیشتووە؟ بەڵام ئەوە گوتی حکمت لە قسەکانیەوە دەباری کە دەیوت وا دەزانن جەنگین لەگەڵ ڕۆمدا وەک شەڕی نێوان دوو عەشیرەتی عەرەب وایە؟ عەبدوڵڵا گوتی نەبەخوا، شەڕی ڕۆم وەک شەڕی عەرەب و عەرەب نییە، ئەوان خاوەنی شارستانیەتێکی دێرینین و لە جەنگدا شارەزایەکی باشیان هەیە و سوپایەکی بێشمار و مەشق پێکراویان هەیە. عەرەب هەرگیز خۆی ناگرێت لە بەریانە. لە ماوەی ئەم قسانەدا من بێدەنگ بووم و سەرنجی ئەم دوو زەلامەم دەدا و نەمدەزانی چی بکەم. لە ئەنجامدا نەڕاندم و گوتم واللهی ئەم قسانەی ئێوە ئاوێنەی باڵا نمای خۆتانە، چونکە خۆتان لە دوورەوە زیڕەتان کردووە و زراوتان تۆقیوە، وا دەزانن سوپای ئیسلامیش وەک ئێوەن بە خەیاڵ و وا دادەنێن ئێستا هەمویان قەڵاچۆ کرابن. بەڵام ڕق و کینە ئەوەی لەبیر بردوونەتەوە مجاهیدێک کە مردنێکی پێخۆشتر بێ لە ژیانی دنیا لە پێناوی خوادا ئیتر چ دوژمنێک بەرگەی دەگرێ. بێدەنگ بن شوورەی ناکەن، دەڵێی بایەقوشن. ئەمڕۆ زۆر بێپەردە نیازی چەپەڵ و حەشاردراوی دەروونتان دەرخست. جا نازانم پێغەمبەر صلی الله علیه وسلم لەم غەزایە گەڕایەوە دەدات لە گەردنتان و تەمێتان دەکات، یا جارێکی تریش بە هیوای ئەوە بیر بکەنەوە واز لە منافقیەتی بێنن و مۆڵەتتان دەدات؟ کوڕی ئوبەی بەم تووڕەبوونەی من تووڕە نەبوو، بۆ ئەوەی هەڵچوونی من کەم کاتەوە شێوەی ئاخاوتنەکەی گۆڕی و ئینجا گوتی کەعەب گوێت لێبێ با پێت بڵێم ئەوانەی لە دەوروبەری موحەممەددا ماونەتەوە ئەگەر لە موحەممەدیان پرسی ئەوە فڵان دەست چیان بەسەر هات، ئەویش بۆ ئەوەی دەوروبەری چۆڵ نەکەن و جێی نەهێڵن دەزانی چیان پێ دەڵێت؟ چاوەڕوانی منی نەکرد وەرامی بدەمەوە، گوتی دەڵێت ئەگەر خێریان تیابێت ئەوە خۆیان ئەگەیان دەلاتان، ئەگەر بە زۆرێکی تریش بن ئەوە خوا ئاسوودەی کردوون و گیر ناخۆن بەدەستیانەوە. ئینجا قاقا دەستی کردا پێکەنین و گوتی نازانم کەی ئاسوودە دەبێت و هیچ کەسێکی بە دەورا نامێنێت. ئەبوو قەیس بۆی سندەوە و گوتی دەزانی لەم دوایەدا چیتر لە موحەممەد و هاوڵەکانی خۆیان دزیوەتەوە؟ ئەبوو قەیس گوتی ئەبوو زەڕی غەفاری. عەبدوڵڵا گوتی چۆن بووە؟ ئەبوو قەیس دەستێکی هێنا بە ڕیشە تەنکەکەیە و گوتی ئای چەند پیاوێکی زرنگ و زیرەک بووە. اینجا شانی دادا و گوتی ئەبوو زەڕ زۆر بە عاقڵانە خۆی دزیوەتەوە و وای پیشان داوە کە وشترەکەی ناتوانێت بڕوات و پێی خستووە، گویا بەناوی ئەوە دانیشتووە تا وشترەکەی شەکەتی و ماندووی نەمێنێ و بنە و بارگەکەی چاک بکات. تاوان جێیان هێشتووە، اینجا بە خۆی وڵاخەکەیەوە گەڕاوەتەوە و گیانی خۆی دەرباز کردووە پێش ئەوەی کاتی دەربازبوونی لە کیسچێ. بەرامبەر بەم بوختانە گەورەی کە ئەم منافقەت دروستی کرد بۆ ئەو هاوڵە دڵسۆزەی پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆمم پێ نەگیرا، دەنگم بەرز کردەوە گوتم هەی دوژمنی خوا واللهی درۆ دەکەیت. ئەبوو زەڕ لەو پیاوانە نییە لە تەنگانەدا پشتی پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆل بکات. ئەبوو زەڕ لەو مسلمانانەیە کەوا پەیمانی داوە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ مردن لەگەڵیا بێت. بەلاقرتەیەکەوە گوتی بەڵێ بەڵێ پەیمانی دا بۆ مردنیش لەگەڵیا بێت. ئەی تۆ یەکێک نەبوویت لەوانەی لە عەقەبەدا پەیمانت بەست لەگەڵیا و بەڵێنت پێدا لەگەڵیا بیت، بێزگە بەدر لە هەموو غەزاکانیشدا بەشداریت لەگەڵا کرد و ئەمڕۆیش پشتت تێکردووە؟ گوتم من لەم دواکەوتنەمدا عوزر و بیانوم هەیە، لەگەڵ ئەوەشدا هەز دەکەم درێغیم کردووە، پێم خۆش نەبوو لەگەڵیان بڕۆیشتمایە، هەرگیز جێم نەدەهێشت و گیانی خۆم دەکردە قوربانی ئەو. کوڕی ئوبەی کە لەبارەی منەوە هیچی دەست نەکەوت هەندێ بیری کردەوە و گوتی بابە تۆ چ دەڵێیت؟ ئەوە نەبوو هیلالی کوڕی ئومەیە و مەراڕەی کوڕی ڕەبیع لە غەزای بەدردا پەیمانیاندا تا مردن لەگەڵیا بن بۆ مردنیش؟ ئەی بۆچی چی پشتیان تێکرد و نەڕۆیشتن لەگەڵیا؟ گوتم بەڵێ پەیمانیاندا بۆ مردنیش لەگەڵیا بن، بەڵام چیە دەڵێ ئەوانیش عوزرێکیان نەبووە و بەهۆی بیانوەوە دوانەکەوتون؟
خۆ ئەوان زۆر باش ئاگان لەم ئاەتەی قورئان هەیە کە خودای پەروەردگار لە سوڕەی ئەنفال ئاەتی 16دا دەفەرمێت ومن يولهم يومئذ دبره إلا متحرفا لقتال أو متحيزا إلى فئة فقد باء بغضب من الله ومأواه جهنم وبئس المصير واتە لە ڕۆژی جەنگە هەر کەس پشت هەڵکا و لە دەست دوژمن هەڵبێت بۆ تاکتیک و زیانگەیاندنی باشتر بە دوژمن نەبێت یا بۆ کۆمەچیکردن بە کۆمەچی مجاهید نەبێت کە بیەوێت کەلێنێک بگرێ ئەوە ئەو هەڵاتووە بەر غەزەبی خوا دەکەوێت و دۆزەخ جێگەیەتی و دۆزەخیش خراپترین جێگەیە. درێژەمدا بە قسەکانم گوتم بڕوام وایە هەر کەس بەشداری کردبێت لە غەزای بەدردا لە هیچ دوژمنێکی ئیسلام ناترسێت و هەرگیز پشت ناکاتە پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەبوو قەیس هەندێ وردە کۆکەی کرد و هەستایە و 4 مشقی لێی دانیشت و گوتی باشە تۆ پێدوانی ئەبوو خەیثەمە سێبەری فێنک و ئاوی سارد و خواردنی باش و دوژنە جوانەکەی لە محەممەد پێچاتر بوو بێ؟ گوتم هەی دوژمنی خوا تیرەکەت گەڕایەوە بۆ سەر دڵی خۆت وا دیارە خۆت کەڕ و کوێر کردووە نەقسەی حەق دەبیستی و نەواقعیش دەبینیت. ئەگەر وا نەبوویتایە لەبارەی ئەبوو خەیثەمەوە ئەم قسەیەت نەدەکرد. عەبدوڵڵا گوتی چیت لەبارەی ئەبوو خەیثەمەوە بیستووە؟ منیش بە سەراتەکەیم لە سەرەتاوە بۆ جێڕانەوە و گوتم دوێنێ ئەبوو خەیثەمە ڕۆیشت بووەوە بۆ ماڵ هەر وەک دەزانن دوێنێ زۆر گەرم بوو کە دەبینێ وا خێزانەکانی خۆیان ڕازاندۆتەوە و دەوروبەری ساباتەکان ئاوڕوشێن کردووە تا زیاتر فێنک بێتەوە و ئاوی سارد و خواردنی باشیان ئامادە کردووە. ئەم دیمەنەیش مرۆڤ دڵخۆش و شادمان دەکات. ئالەم کاتەدا پێغەمبەر صلی الله عليه وسلمی بیر دەکەوێتەوە و شادی لێ دەبێتە تاڵی و بەخۆی دەڵێ باشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو گڕە و گەرمایەدا بێت بێ ئاوی سارد و بێ سێبەری فێنک توێش لەم سێبەرە فێنکەدا و لە پەنای ئاوی سارد و ئافرەتی جوانە بیت بەخوا ئەمە ویژدان نییە. اینجا لا دەکات بەلای خێزانەکانیا و دەڵێت واللهی نایەمە ژێر ساباتی هیچ کامتانەوە دەبێ بگەم بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و توێشووی سەفەر و خواردنی پێویستم بۆ ئامادە بکەن هەر لەبەر خۆرەکەدا دەوەستێت تا هەموو شتێکی بۆ ئامادە دەکەن. اینجا وڵاخەکەی دێنێتە دەرەوە و ڕم و شمشێرەکەی هەڵدەگرێ لە کاتی سواربوونا خوا حافزی لە منداڵەکانی دەکات و بە گورجی غار دەدات تا سوپای ئیسلام نەهاتۆتەوە پێیان بگات و شەڕەفی هاوبەشیکردنی دەست دەکەوێت. ئەبوو خەیثەمە ئەو پیاوە بوو کە ئیمان و باوەڕەکەی نەیهێشتانی شتێ تا دەگات بە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو بڕوایەدام چەند ڕۆژێکی تر بگاتە ناو سوپای ڕزگاری خوازی ئیسلام. عەبدوڵڵا هەناسەیەکی ساردی هەڵکێشا ماوەیەک بێدەنگ بوو وەک ئەوە بە شوێن شتێکا بگەڕێ ورم پێبەردا. اینجا هاتە قسە و گوتی دەزانید محەممەد و هاوڵەکانی چیان بەسەر هاتووە؟ هەواڵمان پێگەیشتووە کە خواردنیان لێبڕاوە بە 3 کەس دەنکە خوڕمایەکیان مژیوە تا لە برسانەتیانەچن. ئاویان لێبڕاوە لە تاوانە وشترەکانیان سەربڕیوە و ئاوی ناوسکی وشترەکانیان خواردۆتەوە. گوتم بەڵێ بیستومە زیاتر لەوەیش بەڵام ئەوە چ نەنگێشی تێدایە مرۆڤی خاوەن باوەڕ لە پێناوی خوادا ئەو ئازار و زەحمەتە بچێژێ. ئایا ئەوە بەڵگە نییە لەسەر شکۆمەندی و گەورەی باوەڕیان؟ عەبدوڵڵای کوڕی ئوبەی کە هیوا بڕاو بوو لێم و زانی ناتوانێ بەرەو کۆمەڵەکەی خۆی ڕامکێشێ و تواناشینە قەناعەتم پێ بکات دەستی کردە لاقرتێکردن و توانزدان و گوتی بۆ محەممەد داوا ناکات لە خواکەی تا ئەو ئازار و زەحمەتیان لەسەر لابەرێ و بە فریشتە دژمنەکانی بۆ بچکێنێ و خەڵکی نەدا بەکوشت. منیش گوتم لە هەموو سەردەمێکدا ئەوانەی باوەڕ لە دڵیانە جێگیر نەبوو منافقن ئەم قسەی تۆ دەکەن بەڵام بابە تۆ ئەوانەی وەک تۆوان بڵێم خوا یارمەتیدانی خۆی ببارێنێ بەسەریانە بێمان دووبوون و سەرکەون نە شتیوانیە لە ئیسلامدا. دەبێ هەموو وەسیلەیەکی مادی بەکار بێنین بۆ سەرکەوتن بەسەر دژمندا و بۆ گەیشتن بەو مەبەستە ئێش و ئازار بچێژن تا پلەی شەهیدبوون و خۆ بەختکردن.
ئەگەر مسلمان هەموو ئیمکاناتی مادی خۆیان بەکارهێنا و بە پێشکەشکردنی سەر و ماڵ ئامادە بوون هەوڵیان دا و نەیانتوانی دوژمن بشکێنن، ئەو کاتە یارمەتی خوایی دێت و سەربازانی نەبیندراوی خوا خۆیان تێدەگەێنن و دەست بەکار دەبن. ئێستا تێگەیشتیت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەو دوعایە ناکات و ناپاڕێتەوە، هەرچەندە گەر ئەو داوایە بکات خوا بێدڵی ناکات. بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم داوای شتێک ناکات کە پێچەوانەی سنەتی خوا بێت. با منیش ئەم قسەیە بکەم، ئایا معجیزە سوودی بۆ یەکێک کە دڵ و دەرونی بە نیفاق و وێران بوو بێ؟ ئەگەر سوودی بوو وایە بێگومان تەنیا گەردیلێک نیفاق لە دڵ و دەروونتانە نەدەما. چیدی کوڕی قەیس لەم ماوەیەدا بێدەنگ بوو، گوێی ڕاگرت بوو کە زامی دەمەقاڵەکەمان سوودی بۆ ئەوان نییە، داوای کرد لە عەبدوڵڵا هەستێ خۆیشی هەستا و پێکەوە ڕۆیشتن. بەڵام پێش ئەوەی دوورکەونەوە عەبدوڵڵا هەڵوێستەیەکی کرد و گوتی پێدوایە موحەممەد سەرکەوێ؟ بەو ڕەش و ڕوت و برسی و تینوانە کە وڵاخیان سوال کردووە و دەوڵەمەندەکان خۆراکیان بەرەو دۆزەخ بمبەن هەستان ڕۆیشتن. پێدوایە موحەممەد تەنیا خۆیشی بۆ ڕزگار بکرێ؟ ئەگەر تووشی بوو بە تووشی سوپای مەشق پێکرا و ڕێکخراوی ڕۆمەوە، ئەو سوپایی کە لە چەک و ژمارەی سەرباز و لێزانینی هونەری جەنگدا و لە هەموو ڕوویەکەوە لە موحەممەد و سوپاکەی باڵا دەسترن، قاقا دەستی کردە پێکەنین و بەرەو ڕووم هات و دەمی هێنا بناگوێم و بە ئەسپایی گوتی لەوانەیە نەیشت زانی بێت کە پاشای ڕۆم موچەی ساڵێکی تەواوی داوە بە سەربازەکانی و ماڵ و سامانێکی باشی داوە بەو خێڵە عەرەبانەی لە ژێر دەسەڵاتی ئەودان تا هانیان داد بۆ یارمەتیدانی سوپاکەی. اینجا هەردوو منافقەکە بە لە خۆبایی بوون و بە خۆبادانەوە ڕۆیشتن، لەوانەیە وا تێگەیشتبن ژەهرەکەیان کاریگەری بوو بێت. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. بەتەنیا لە باخەکەی خۆمدا بووم، بیرم لەم جەنگی تەبوکە دەکردەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ مسلمانانە چووبوون بۆی. لەبەرخۆمەوە دەمگوت تا ئێستا کەس جەنگی وای نەبیستووە کە هەموو ڕۆڵە جەنگاوەرەکانی هاوبەشی تیا بکەن، بە مەرجێ خوا نەبێ کەس ئەنجامەکەشی نەزانێت. تا ئێستا هیچ نەتەوەیەک نەبووە سەراتای باشترین گەنج و ڕۆشنبیران و هۆشمەندانی خۆی بەجارێک بۆ جەنگ ببات. اینجا خۆم بە خۆمم دەگوت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم جەنگەی بە جەنگی ئیمان و نەمان داوەتە قەڵەم، دەیەوێت بەم جەنگە بیسەلمێنێ کە ئیسلام هێزێکە و هەیە وەک گەورەترین چێو لە بەرامبەر هێزی لەخوا بێخەبەران و ستەمکاراندا دەوەستێت. لوتی هەموو زاڵمێک دەشکێنێ و دەستی هەموو دەست درێژێک دەبڕێ. بۆ ئەم جەنگە پیرۆزەی کە دەورێکی گەورەی هەیە لە داهاتوودا هەموو مسلمانێک ڕۆیشتووە و ئەوەی خاوەن باوەڕی ڕاستەقینێ بوو بێ جێنەماوە، مەگەر ئەوانەی کە زۆر پیر و پەککەوتە و نەخۆشن یان منافقن. باشە من خۆم ناو بنێم چی؟ پیرم نە، نەخۆشم نە، منافقم نەبەخوا. ئەی باشە بۆ نەڕۆیشتم؟ ڕیسوا و ڕەنجەڕۆ خۆم بۆچی دواکەوتم؟ ئەوە تا خدای پەروەردگار لە سوڕی ئەتەوبە ئاەتی 38 و 39دا دەفەرموێت: يا أيها الذين آمنوا ما لكم إذا قيل لكم انفروا في سبيل الله اثاقلتم إلى الأرض أرضيتم بالحياة الدنيا من الآخرة فما متاع الحياة الدنيا في الآخرة إلا قليل إلا تنفروا يعذبكم عذابا أليما ويستبدل قوما غيركم ولا تضروه شيئا والله على كل شيء قدير. وتا ئەی ئەوانەی خاوەن باوەڕن، ئەوە چیتانە کاتێ پێتان گوترا دەرچن بۆ جیهاد لە ڕێی خوادا خۆتان قورس کرد بە زەویەوە و تەمەڵیتان پیشاندا؟ ئایا ڕازی بوون بە ژیانی دنیا لە جیاتی ژیانی قیامەت؟ ڕابواردنی ژیانی دنیا لە چاو پاشە ڕۆژدا هەر زۆر کەم و بێنمونە.
ئەگەر دەرنەچن بۆ جیهاد خوا سزایەکی بە سوێتان دەدات و نەتەوەیەکی تر دەگاتە جێگیری ئێوە و هەڵگیری ئەم ئاینە کە وەک چۆن ئێوە نەبن و بەسەر پێچیەتان زیانێ لە خوا نادەن چونکە خوا توانای بەسەر هەموو شتێکدا هەیە و تەنیا خۆتان زیان دەکەن. لەگەڵ خەڵکیدا تێکەڵ نەدەبووم، بە تەنیا دەچوومە ناو باخەکەمەوە، ئەگەر لە باخەکەیش بەهاتمایە دەرەوە زۆری نەدەخایەن، دەگەڕامەوە بۆ گۆشە گیریەکەی خۆم. دڵم بڕوایی نەدەدا بڕۆمە ناو خەڵکەوە، چونکە ناوشار خاوەن باوەڕێکی تیا نەمابوو جگەل لە چەند پیر و نەخۆشێک. خۆگەر بژڕۆیشتمایە خۆم بە غەریب و نامۆ دەهاتە پێشتاو، بۆی لە ڕیزی دووڕوەکان نەبم گۆشە گیریم پێچاتر بوو. باشترین جێگەش بۆ گۆشە گیریە باخەکەم بوو، بەڵام لەم گۆشە گیریگەش بێزم دەهاتەوە چونکە باخەکەم بوو هۆی دواکەوتنم لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بەڵام ناچار بووم بۆچیە بچم، وەک جاران سەرنجی هێشوە خوڕماکانم نەدەدا، ئەگەر سەرنجێکیشم بدانایە وام دەزانی قوڵابێکن بەرەو دۆزەخم ڕادەکێشن. وام لێ هاتبوو وەک لەوە پێش سەرنجی خێزانم نەدەدا، بەڵکو هەر نزیکی نیشی نەدەکەوتمەوە، و ئەگەر سەرنجێکیشم بدایە شەرمەزار دەبووم، چونکەوە دەهات بە خەیاڵما ژمارەیەکی زۆر لە ئافرەتان هاوبەشیان کرد لە جیهادا، بەڵام من وەک ئەوانیشم لێ نەهات. ئەوەندە ڕقم لە خۆم دەبووەوە هەر وەخت بوو پێستی لەشم بەنینۆ شەقار شەقارکەم. بێ ئاگا دەمگوت ماڵکاول خۆم چیم کرد بە خۆم. هەواڵ گەیشت کە پێغەمبەر صلی الله علیه وسلم و سوپای مسلمانان پاش چەند ڕۆژێکی تر دەگەنەوە ناو شاری مەدینە. ئەم هەواڵەش گەیشت کە فەرمانڕەوای ئەیلا بە دیاریەشی زۆرەوە هاتۆتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم و لەسەر جزیە ڕێککەوتون و بووەتە لایەنگیری مسلمانان، و سوپای ڕۆمیش هەڵهاتووە و کشاوەتەوە بۆ ناو جەرگەی شام. و هەروەها خەڵکی شارەدەی کانی جەربا و ئەذڕاع هاتوونەتە خزمەتی ئەوانیش ڕێککەوتون لەگەڵ پێغەمبەردا صلی الله علیه وسلم کە لەسەر ئاینی خوان بمێننەوە و جزیە بدەن. و هەواڵێکی سەیر و سەرسوڕهێنەرمان بیست لە هەمان کاتدا دڵخۆشکەر. هەواڵەکە بەم جۆرە بوو: پێغەمبەر صلی الله علیه وسلم بە 500 سوارەوە خالیدی کوڕی وەلید دەنێرێ بۆ سەر ئەکیدەری کوڕی عەبدولمالیکی پاشای دەونتەل و جەندەل. لەگەڵ ڕۆیشتنی خالیددا پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرموێ لە ڕاوی کەڵەکێویدا تووشی دێیت خالید لەگەڵ سوارەکاندا دەڕۆن. ئەکیدەر پاشا هەواڵ دەزانێت کە سوپای مسلمانان هێرش دێنە سەریان، لەبەرەوە قەڵاو دەروازەی شار قاین دەکەن. شەوێکی مانگەشە و لەگەڵ خێزانەکەیە لەسەر بانی کۆشکەکەیەوە دادەنیشێ و دیمەنی زیوینی لمی بیابان کە بە شەوقی مانگەشە و دەدرەوشێتەوە سەرنجیان ڕادەکێشێ. لەم کاتەدا چەند کەڵەکێویەک نزیکی قەڵاکە دەبنەوە و بە شۆق بەردەبنە دەروازەی قەڵاکە. ئەوە ئەکیدەر و خێزانشی دانیشتون و چاویان لێیە. خێزانەکەی دەڵێت هەرگیز شتی وات دیوە؟ ئەویش دەڵێن نەوەڵە. جاچی هێشتی وای بۆ ڕێکەوێت خۆی لێلادا؟ هیچ کەس. اینجا ئەکیدەر فەرمان دەکات ئەسپەکەی بۆ زینکەن. براکەی کە ناوی حەسان دەبێت و چەند کەس و کارێکی خۆی و کۆمەڵێ دەست و پەیوەند لەگەڵ خۆیان دەبات. ڕم و شمشێر لەگەڵ خۆیانە هەڵدەگرن و لە قەڵا دەستنە دەرەوە. کەڵەکێویەکان دەرباز دەبن، ئەمانیش دەکەونە شوێنیان تا دەگەنە نزیک هێزی چەکداری مسلمانان. مسلمانان لیان ڕادەپەڕن و حەسانی برای پاشا دەکوژرێت و ئەوانی تریش لەگەڵ پاشا بەدیل دەگیرێن. بەم پێ دەستی قودرەتی خوا خۆی تێگەیاند و کەڵەکێوی ڕام کرد تا هەرکی گەمارۆدانی قەڵاکە لەسەر شانی مسلمانان لابات. ئەم هەواڵم دەبیست لەلایەکەوە بە سەرکەوتنی مسلمانان شادمات دەبووم، لەلایەکیشەوە بێزم لە خۆم دەهاتەوە و ڕقم لە خۆم دەبووە. وام دەزانی توانەکانم وەک کێوی ئوحودوان و دەیانێت خۆیان بدەن بەسەر سنگما و بمپلێشینەوە. خۆم بە خۆم دەگوت کەعب داوەشێت بۆ ئەم پەنەی بە خۆتدا، تا زووە کوونەکەم تیارێک بدۆزەرەوە خۆتی تیا حەشاردا. چۆن ڕوو دێت بەم ڕۆڕەشەوە بڕۆیتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەوەتە لەم کاتە ناهەموارەشدا پێغەمبەر صلی الله علیه وسلم تۆی لەیاد نەچوە و هەواڵی پرسیویتی و فەرمیەتی کەعبی کوڕی مالیک چی کرد؟ پیاوێکیش دەڵێت قوربان فیز و هەوا و دەوڵەمەندی ڕێگەی نەدابێت. معازی کوڕی جەبەلیش سەرزەنیشتی پیاوەکە دەکات و دەڵێت قسەیەکی باشت نەکرد. اینجا ڕوو دەکاتە پێغەمبەر و عەرزی دەکات ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنیا چاکە نەبێت هیچی ترمان لێ نەدیوە.
پێغەمبەریش صلی الله عليه وسلم بێدەنگ دەبێ و لەو بارەوە ڕای خۆی دەرنابڕێت. بەڵێ بەم جۆرە ئەوەندەی تر دڵم ئازاری دەچەشت و ویژدانم سزای دەدام. لە خۆمم دەپرسی و دەمگوت کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم گەڕایەوە تۆ چ دەڵێیت؟ بۆ چ وەک ئەبوو خەیثەمە نەڕۆیشتیت؟ بۆ چ نەتبیست کە ئەبوو زەڕ وڵاخەکەی پێی خست و دواکەوت و خەڵکی وایان زانی ئەویش وەک ڕووخاوەکان خۆی دزیوەتەوە کە زانی وڵاخەکەی پڕ ناکات و لە پێکەوتووە لەو بیابانەدا جێ دێڵێ و کەلوپەلەکەی دەدات بە کۆڵیا بە پێوە تەنیا دەکەوێتە ڕێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ هاوڵەکانیدا بۆ پشودان دادەنیشن لە دوورەوە تارماییەک دیاری دەدات. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ دەی ئەبوو زەڕ بە پاش ماوەیە خەڵکەکە سەرسام دەبن کە نزیک دەبێتەوە دەبینن ئەبوو زەڕا ئەوانیش مژدەی گەیشتنی ئەبوو زەڕ دەبن بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئینجاویش دەفەرمێ خوا بەزەیی بە ئەبوو زەڕدا بێتەوە بە تەنیا دەڕوات و بە تەنیا دەمرێت و بە تەنیاش زیندوو دەکرێتەوە. اینجا خۆمم کردە بەر پرسیار گوتم باشە کەعب بۆ وەک ئەبوو زەڕت لێ نەهات؟ خۆتت بەلاوە خۆشەویستتر بوو تا پێغەمبەر صلی الله عليه وسلم؟ گیانم وەرامی دەدایەوە و دەیگوت نەبەخوا حەز دەکەم خۆم بمرمم بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم درچێ نەچێت بە پێیە. دەمگوت ئەی ترسایت لە ترسان نەڕۆیشتت؟ دەیگوت نەبەخوا ڕۆژێ لە ڕۆژان نەمزانیوە ترس چییە بەڵام لە کورتی بیبڕینەوە من تەمبەڵیم کرد و گرج و گۆڵ نەبووم لە بەجێهێنانی فەرمانەکەی پێغەمبەردا صلی الله عليه وسلم. بڕیار بێ هەر کاتێ فەرمانم پێکرا ئەمڕۆ سبەی پێ نەکەم و گورز جێبەجێ بکەم چونکە لە کۆنەوە گوتیانە بەشی زۆری ئاگری گەورە لە پریشکی بچووکۆ پەیدا دەبێت. لە ڕاستیدا وایە من ئەم تەمبەڵی کردنم لە بەجێهێنانی فەرمانی پێغەمبەر بە بچووکزانی تا ئاوا کەوتمە ناو جێژاوی ئەم دەریای سەرگەردانیە. جا نازانم پێغەمبەر صلی الله عليه وسلم بڕوان پێدەکات یان نا بە منافقمدا دەنێت کە عەبی نەکبەت ئەو کاتە ئەگەر هەموو لیتەی دنیاش بکەی بەسەر تا سوودی نییە. هەروەها لەبەر خۆمەوە دەمگوت وا چاکتر نەبوو یەکێک بوومە لەو حەوت کەسە هەژاری وڵاخیان دەست نەکەوت سواری ببن و لەگەڵ پێغەمبەردا هاوبەشی بکەن خۆگەر ڕێگە کە زۆر دوور نەبوایە هەر بە پێ دەکەوتنە ڕێ و دەڕۆیشتن. هاتنە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم بە تورکی ئەلحاح داوای وڵاخیان کرد. ئەویش فەرمووی تەنیا وڵاخێک نییە بتان دەمێ سواری ببن. ئەوەندە هەتەریان کرد پێغەمبەریان لە فەرمانەکانی دواخست بۆیە سوێندی خوار سواریان نەکات. ئەوانیش بە دڵشکاوی چاوی پڕ لە فرمێسکەوە گەڕانە دواوە هۆی ئەوەش بووە ناونران بە کاون. خۆم بە خۆمم دەگوت سەرگەردان خەڵکی وڵاخیان دەست نەکەوت و لەگەڵ پێغەمبەردا بڕۆن دەستیان کردە گریان. خۆ تۆ دوو وڵاخت هەبوو چ بەهانەیەکت هەیە؟ ئایا تۆیش وەک منافقەکان بڕوو بیان و هیچ و پووز دێنیتەوە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم گەڕایە و بۆ مەدینە و شار بەجارێ شادی و شایی تێکەوت. بە پەلە منافقەکان خۆیان گەیاندە خزمەتی چەندەها بڕوو بیانیان هێنایەوە لەگەڵەوەدا کە دەیزانی چی لە دڵیاندایە چاوپۆشی لێکردن. لەسەر ڕواڵەتی قسەکانیان لێیان خۆش بوو بەڵام لە بەرامبەر پەروەردگارە کە ئاگاداری نهێنی دڵیانە چی دەڵێن؟ ئەگەر ئەو منافقانە بە فرت و فێڵ لە سزای دنیا ڕزگاریان بوو ئەی لە سزای قیامەت چۆن ڕزگاریان دەبێت؟ ئەو کاتەی زمانیان دەبەسرێ و پێست و دەست و چاو و گوێیان دێتە قسە و شایەتیان لێ دەدەن. تووشی کێشێشی دەرونی بووبووم دووشتم لە بەردەمدا بوو ئەوان کە شیرن بوو لەوی تریان تاڵتر بوو. لەبەرخۆمەوە دەمگوت نامەوێت فێڵ لە پێغەمبەری خوا بکەم چونکە زاتی ئەوەم نییە درۆی لە خزمەتا بکەم نەشم دەزانی چی بکەم. ماوەیەک بۆ جۆرە مامەوە ئەوەی بەژیر و تێگەیشتم زانی بە لە خزمانم پرسم پێدەکردن و دەستە دامێنیان دەبووم و تەکبیرێکم بۆ بکەن. هەر تەکبیرێکیان بۆ دەکردم پێی دڵ ئاسوودە نەدەبووم بەهۆی بیرکردنەوەی زۆرەوە شەوانە خەوم لێ هەراسان ببوو. هەر تەکبیرێکم دەکرد زۆری پێ نەدەچوو لێی پەشیمان دەبوومەوە. پێم نا بە جەرگی خۆمدا ڕۆیشتم بۆ خزمەتی و سەلامم پێشکەش کرد و پێغەمبەر صلی الله عليه وسلم ناوچاوی گرش کرد تا بەو جۆرە تووڕەی خۆی پیشان بدات. اینجا زەردەخەنەیەکی تووڕەی کرد و فەرمووی کەعب بۆچی وا دواکەوتویت؟ ئەی تۆ وڵاخت نەکری بۆ جەنگ؟ عەرزم کرد بەڵێ چاوم پڕ بوو لە فرمێسکی گەرم و هەوڵمدا بیشارمەوە. دەمزانی تاوانبارم دەبێت تۆڵەی خۆم وەرگرم. هەرچۆن بوو زاڵ بووم بەسەر خۆما و گوتم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
لای هەر پیاوێکی دنیایی بوومایە جگەل لە جەنابەت واللهی بە بڕ و بیان و هێنانە و خۆم ڕزگار دەکرد چونکە خوا ئەندازەی قسەزانی و دەمتەڕی پێبەخشیوم بەڵام واللهی لێم ڕوونە ئەگەر بە درۆیەک تۆ ڕازی بکەم خوا بەو درۆیە تووڕەت دەکات لێم خۆ ئەگەر قسەی ڕاستیشت بۆ بکەم لێم دڵگران دەبیت زامنیش ڕاست دەڵێم و هیوان بە لێبوردنی خوایە ئینجا بێدەنگ بووم سەرنجی لێوی پێغەمبەرم دەدا بزانم چ دەفەرموێ فەرمی ئەمە ڕاست دەکات لای کردەوە بەلامەوە و فەرمووی هەستە بڕۆ تا بزانین فەرمانی خوا چۆن دەبێت ئینجا منیش هەستامە و هاتمە دەرەوە بەڵام مژدانم هەستی بە ئاسوودەیی دەکرد و هەموو گیانم پێ دەکەنی کە توانیومە بەسەر لایانی خراپەی دەروون مازاڵ ببم هەر لەگەڵ هاتنە دەرەوەم لە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆمەڵێ لە پیاوانی بەنی سولەیما کەوتنە شوێنم و سەرزەنشتیان کردم کە لە بەردەم پێغەمبەر صلی الله عليه وسلم دانم بە گوناهی خۆمە ناوە ئینجا پێیان گوتم تەنیا وەندەت بەس بوو لە بینی خۆت و خوادا داوای لێخۆشبوون بکەیت و خوایش لە گوناهت خۆش دەبوو بەڵگەشیان ئەم ئاەتە بوو کە خوای پەروەردگار لە سوورەی ئەنیسا ئاەتی 106 دا دەفەرموێت واستغفر الله إن الله كان غفورا رحيما واتە داوای لێخۆشبوون لە خوا بکە بێگومان خوایش بەخشەر و خاوەن بەزەییە زیاد لەوە گوتیان پێ بزانین تا ئێستا گوناهت نەکردووە لەبەر ئەوە جێگەی خۆی بوو مەعزەرەتت بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بهێنایەتەوە وەگەوانەی تر کە دوا کەوتبوون و پێش تۆ مەعزەرەتیان هێنایەوە ئەوەندە سەرزەنشتیان کردم تا تانەیان لێدام خەریب و بگەڕێمەوە بۆ خزمەت پێغەمبەر و لەو قسە ڕاستەی خۆم پەشیمان ببمەوە اینجا سێودوێکی دڵی خۆمم کرد و دیتم کۆسپێکی گەورە لە ڕێمدایە ئەو فەرمودەی پێغەمبەرم یاد کەوتەوە کە دەفەرموێت بێگومان شەیطان هیوا بڕاو بووە لە ناو ئێوەدا جارێکی تر بپەرسترێ بەڵام بەوە لێتان ڕازی دەبێت گوناه بکەن و بە بچووکی بزانن ئەوەش لە ڕۆژی قیامەتە بە هیلاکتان دەبات خۆتان بپارێزن لەو گونەهانەی بە بچووکیان دەزانن ئینجا بە خۆمم گوت وای بۆ تۆ کەعب ڕازی دەبیت دوای باوەڕ بگەڕێتەوە بۆ کوفر بەهۆی ئەو گونەهانەی شەیطانەکانی بڕی و ئادەمیزاد لە پێش چاوتی شیرین کرد و جوان کرد کەعب خۆگر بە نزمی ڕازی مەبە هەوڵ بۆ بەرزی بدە بۆ چ ئەم فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە یاد چووە بەهەش بە ناخۆشی و دەردەسەری دەورە دراوە جەهەنەم و ئاگریش خوا بمان پارێزێ بە شەهوەت و لەذەت دەورە دراوە بۆ ئەو ڕێگە ئاسانە دەگریتە بەر کە لە سزایەکی بچووک ڕزگارت بکات و بتخاتە ناو غەزەبی خوا و ئاگری دۆزەخەوە پیاوی وەک تۆ چۆن دەبێت لە بەردەم پێغەمبەردا صلی الله عليه وسلم درۆ بکات دەتەوێت درۆ بکەیت و بەم جۆرە تاوانێکی نوێ بخەیتە سەر تاوانی پێشوت ئالێرەدا لایانی خراپە لە دەروونم دەهاتە قسە و گوتی ئاخیر ئەگەر ئەم درۆیە نەکەیت ناوت دەزڕێت و لە ناو هەموو خاچی ئێجازدا سەرشۆڕ و ڕیسوا دەبێت لایانی ساکە لە دەروونمدا وەرامی دایەوە و گوتی قەیناکات بێگومان ئەم ئازارە هەر چۆن هەبێت لە ئازاری دۆزەخ سووک و ئاسانترە بۆچ تۆ توانای ئەوەت هەیە لەبەر ئاگری دنیادا خۆ بگری تا توانای خۆگرتنت لەبەر ئاگری دۆزەخدا هەبێت ئینجا گوتم واللهی لەو پێلێنانەی خۆم پەشیمان نابمە و درۆ ناکەم سزاکەم هەرچی دەبێت با ببێت ئەگەر درۆ بکەم چۆن لەسەر زەنشکردنی ویژدانم ڕزگارم دەبێت ئەگەر هەموو ڕۆژێک و هەموو سەعاتێک و هەموو دەقیقەیەک باوەڕەکەم بانگم بکات بڵێت ئەرێ کەعب چۆن ئەو درۆیت کرد لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم چ وەرامێکی بدەمەوە خۆ ئازاری دەرونی لەناو جێگەکەشدا خەوم لێ دەزڕێنێ بەخوا ئازاری ویژدان زۆر بەسوێترە لە تانە و توانجی خەڵکی اینجا هاوارم لێبەرز بۆ و گوتم برا وازم لێبێنن چاوەڕوانی دەکەم بزانم خوا چ سزایەکم بۆ دیاری دەکات بەدڵ ڕازیم تۆڵەی تاوانی خۆم وەربگرم ئەوەم دەزانی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چاوەنواری فەرمانی خوایە بۆی منیش هەموو کاتێک دەمپرسی ئایا لەبارەی منەوە خوا هیچ سزایەکی دیاری کردووە یان نا ئەو پرسیارە ماوەیەک بێ وەرام مایەوە ڕاستیەکەی بیستم دوو پیاوی ساخی خاوەن باوەڕ کە لە جەنجی بەدردا بەشداریان کردبوو هیلالی کوڕی ئومەیە و مەڕاڕەی کوڕی ڕەبیع وەک من چاوەنواری فەرمانی خوددان لەبارەی هەمان تاوانەوە کە منی تێکەوتوم هەندێ ئازاری دەروونم سوک بوو بەخۆمم گوت هیچ خەمن نەبێ تۆیش وەک ئەوان گەڕامەوە بەلای کاری خۆمەوە چاوەنواریم کرد فەرمانی خوا بێن بەڵام زۆری پێ نەچوو
سەرنجمدا خەڵکی خۆم لێ دەپارێزن ئەم هەواڵەش وەک ئاگر بەر ببووێتە پوش و پەلاش ئاوەها لە ناو خەڵکیدا بڵاو بووە بەڵێ وام لێ هات خەڵکی چۆن لە وشتری گەڕ خۆ دەپارێزن ئاوەها خۆیان لێ دەپاراستم تێگەیشتم کە فەرمانی خوا هاتووە و داوا دەکات خەڵکی کەنارە گیریمان لێ بکات و هیچ کەس قسەمان لەگەڵ نەکات و نەمان دوێنێ بەڵێ ئەو سزایە بۆ هەرسێکمان بوو بەدڵ ڕازی بووم بە قەزای خوا و بەویستێکی پتەوە پێشوازیم لێ کرد و لە دڵی خۆمدا دەمگوت ئەمە تۆڵی ئەو تاوانەیە کە بەدەستی خۆم کردم سەرزەنشتی خۆمم دەکرد و دەمگوت دەبینی ئەمڕۆ لە ناو خەڵکیدا چەند سووک و بێنرخیت خەڵکی چۆن ناوکە خورما لە دەمیان فڕێ دەدەن ئاوەها تۆیش فڕێ دەدەن و نرخێکت نییە ئینجا بەخۆمم گوت ئەمە پاداشتی ئەو تەمبەڵیە لە بەجێهێنانی فەرمانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم پاشان خۆم دڵخۆشی خۆمم دەدایە و دەمگوت بەڵکو ئەم سزای ببێتە کەفارەتی ئەو تاوانم بۆ جارێکی تر تەمبێ ببم و هەرگیز تاوانی وانەکەم چەند ڕۆژێ خۆم گرت خۆگری و سەبریش سنوورێکی هەیە سەبرم بەرەو نەمان دەچوو نەحەقیشم نەبوو باوەڕت هەبێ کوورەی ئاگرت چۆن ئاسن دەتوێنێتەوە ئەم سزاش ئاوا دڵ و دەرومی توان بووە اینجا شەیتانم بەناڵەت دەکرد و دەمگوت بە ئاگری ئەم سزایە دەروونم بتوێنێتەوە بەڵکو بەم کارە چڵک و چەپەڵی و خەوشی تیا نەمێنێ هازێر لە توانەوەکەیدا خەوشی پێوە نامێنێت بەڵام ئەمڕۆ مەگەر خوا ڕەحمم پێ بکات ئەجین خەریکە پرتی سەبر و خۆگرتنم دەپچڕێ زیندانەکەم لە ڕواڵەتدا هەموو سەرزەویە گەورە و فراوانە چونکە لە ژوورێکدا نەبەسراومەتەوە بەڵام لە ڕاستیدا زۆر تەسک و تەنگەڵتارە لەوەی بێت بە خەیاڵمدا ئەم زیندانم کاڵای باڵامە ڕێک بە ئەندازەی لەشمە و هیچ زیاد و کەمی نییە بەڵێ زیندانەکەم پێستی لەشمە بەڕەڵام نەبەسراومەتەوە دەتوانم هەر شوێم بوێت بچم بەڵام کەس قسەم لەگەڵ ناکات کەس نام دوێنێ سڵاو دەکەم کەس وەرامم ناداتەوە بۆیە دەڵێم لە زیندانێکی سامناکدام زیندانەکەم گەڕۆکە ئەڵقەڕێزێکی نادیار لە دەمم درابوو لە سەرەتاوە زۆر هەوڵمدا ئەو ئەڵقەڕێزە بشکێنم تا لێرە و لەوێ لەگەڵ خەڵکیدا بدوێم و قسە بکەم نەخێر هەوڵەکەم بێسوود بوو باشتر وایە هەر ملکەس بم و لەگەڵ کەسدا نەدوێم خۆ لەگەڵ هەر کەسێکدا قسە بکەم خۆیم لێ دەکاتە کەڕ و لاڵ بۆیە بەدوای هاوتاوان و هاوسزاکانما دەگەڕام هیلال و مەڕاڕەی هاوڵم لە دڵی خۆما دەمگوت لەوانەیە لای ئەوان کەمێ دڵ ئاسوودە ببم چونکە هاو دەرد و هاو بەژارە بووین بۆکردنە بینەوە و خەم و پەژارەی دڵی خۆمان بەبا نەدەین ڕۆیشتم بۆ ماڵی هیلال دیتم لە گۆشەیەکەوە دانیشتۆ وەک منداڵ دەگری بەڵام گریانێکی بەکۆڵ ئەویش وەک من جیرۆدەی دوو سزایە سزای ئاسمان کونابێک کەس قسەی لەگەڵدا بکات و سزای دەروون کمە ئەم کارە ناڕەوایی کردووە و لە کۆمەڵی موسڵمانان دواکەوتووە لێی نزیک بووم و ویستم قسەی لەگەڵدا بکەم بەڵام وەڵڵاهی وەک دەم بەستران دەمم بەسترا نە ئەمتوانی تەنیا قسەیەکی لەگەڵ بکەم من بۆچی هاتم و چیم بەسەر هات دەتگوت لێوم دووراوە و بەیەکدا ماوەیەک بە خەم و پەژارە و وەستام و هاتمە دەرەوە و نەبێ لای مەڕاڕە باشتر بووبم لای ویش هیلال بە ناچاری پاشە و پاش بە کۆڵم خەم و خەفەتەوە گەڕامەوە بۆ ماڵ بەڵێ دەڵێن بۆ ڕیشت و سبێڵی نا لەبانی منیش چووم خەم بەبادەم بەڵام بە کۆڵی خەمی زۆرترەوە هاتمەوە پەناگەیەکم جگە لە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەدیتەوە بە گورجی ڕۆیشتم بۆ ئەوێ بەڵکو دەردەکەم کە مێسووک بێت پێغەمبەر صلی الله عليه وسلم پاش نوێژ لەناو خەڵکەکەدا دانیشت بوو هاتمە خزمەتی و سڵاوم کرد و وتم ئەسەلام عەلەیکم لە جێگەی خۆما دانیشتم و چاوم بڕی بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم تا بزانم لێوەکانی دەجوڵێتەوە بە ئاستەم لێوی جوڵا ئەمەش نیشانەیە بوو بە ئەسپایی وەرامی داومەتەوە و منیش لە خۆشیدا ڕووی مۆنم گەشت بووەوە ماوەیەک دانیشتم بەڵچام و وەک نامۆیەک لە وڵاتێکی بێگانەدا ئەو خەڵکی کە هەموو دۆست و برادرم بوون وەک ئەوە هەر نەمناسن و نەزانن خەڵکی شوێم بگرە پێغەمبەری صلی الله عليه وسلم لە کاتی قسەکردندا ڕووی لێوەردەگێڕام لەوە دەترسام بەخۆم نەزانم و ئیمانەکەم لە چیش بچێ و بۆ هەمیشە سەرگەردان و سەر لێ شێواو بم هەستام و نوێژم کرد بەتیلی چاو دەم ڕوانیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئای چەند دڵخۆش و شادمان بووم کە هەستم کرد بەلای چاو بۆم دەڕوانێ بەڵام هەر کات بە تەواوی بۆم بڕوانیایە سەیری نەدەکردم تێگەیشتم هێشتا بە تەواوی لە دڵی پێغەمبەردا نەکەنراوم تەنیا بۆ سزا نەدرم تا دەروونم پاک بێتەوە
بێگومانم پەشیمان بوونەوەم بەس نەبوو ئەم سزایە کە کێ و خۆی لەبەر نەدەگرێت وا دیار بوو هێشتا چارەسەر نەبوو بەو تاوانەکەم هەتا بەهاتایە دەردم گرانتر دەبوو ئازارم زۆرتر دەبوو تاوام لێ هات ئاواتم بە مەرجی خۆم دەخواست بەڵام بەداخەوە لەم ڕۆژانەی ژیانی مندا مەرگ بە ئاسانی دەست نەدەکەوت پاڵم دا بۆ و بە دیوارێکەوە لاقم لێ ڕاکێشا بە خەیاڵ ڕۆیشتم بیرم دەکردەوە تا چارەسەرێک بۆ خۆم بدۆزمەوە تا ڕزگار بم لەگەڵ خۆما قسەم دەکرد و دەمگوت بەخوا لای ئەبوو قەتادەی ئامۆزام نەبێ دڵخۆشیم دەست ناکەوێت چونکە ئەو لە پێغەمبەر بگەڕێتەوە خۆشەویستترین کەسمە ئێستا لە باخەکەی خۆیەتی و با بڕۆم بۆ لای بەڵکو لای ئەو هەندێک خەم و پەژارەم کەم بێتەوە و بە ئاسوودەیی هەناسەیەک بدەم هەستام و ڕۆیشتم لە نزیک باخەکەەوە بەخۆمم گوت بەخوا ئەمیش دەرگام لێ ناکاتەوە ئازاری خۆم نەدەم و نەڕۆم بۆ لای باشترە چونکە مسلمانێکی ساغە و باوەڕێکی بتەوی هەیە و فەرمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەبەر خاتری من ناشکێنێ هەرچەند لە دڵەوە حەز دەکات قسەم لەگەڵ بکات و بۆم بپارڕێتەوە و دەپارڕێتەوەش کە خوا دەوری ڕەحمەتم لێ بکاتەوە بەڵام خۆشەویستی خوا و پێغەمبەر لە ژوور هەموو خۆشەویستەکەوەیە لە ئەنجامدا بڕیارمدا بڕۆم بۆ لای و بەلای کەمەوە با تاقیب کەمەوە بزانم ئەویش خۆم لێ کەڕ دەکات ڕۆیشمە سەر دیواری باخەکەیە بۆ قەتادەی ئامۆزام و بازمدایە خوارەوە چونکە لەو بڕوایەدا نەبووم ئەگەر بانجی کەم دەرگاکەم لێ بکاتەوە ماوەیە گەڕام تا دۆزیمەوە کە بینیم سڵاوم لێ کرد واللهی جوابی نەدامەوە وتم ئەبوو قەتادە خوا نەتگرێ خۆتۆ دەزانی سڵاوکردن بە سوننەتە و وەرامەکەی فەرز و پێویستە بەو زۆرەش هەر وەرامی نەدامەوە و پشتی تێکردم هاتمە بەرامبەری گوتم ئامۆزا تۆ دەزانیت کە من خوا و پێغەمبەری خوام خۆش دەوێ هەمدیسان بێنەک بۆ وەرامی نەدامەوە باوەڕتان هەبێت بەم کارێ ئەگەر خەنجەرێکی بدایە لەسەر دڵم هەر ئەوەندەم ئێش پێدەگەیشت بۆ جارێکی تر ڕۆیشتمە بن دەستیەوە دەستەدامێنی بووم گوتم لە پێغەمبەر بگەڕێتەوە تۆ خۆشەویستترین کەسی لای من قسە بکە وەرامم بدەرەوە تۆ نازانی چەند خوا و پێغەمبەری خوام خۆش دەوێت دووبارە ڕووی لێ وەرچەرخاندم و گوتی خوا و پێغەمبەری خوا باشتر دەزانن اینجا پشتی هەڵکرد و ڕۆیشت و جێی هێشتم بەو خوایە پێم خۆش بوو زەوی ناوسکی بۆ بکردمایەوە و هەڵی لوشیمایە و ئەو حاڵم بە خۆمەوە نەدیبە خوڕ فرمێسک بە چاومە هاتە خوارەوە دەستم کردە گریانێکی گەرم و بەکۆڵ وەک ئەوە بە ئاگری بڵێ سەدار دەروونم گەرم کرابێ پاش ماوەیەک فرمێسکەکانم سڕی وازم لە گریان هێنا ترسی ئەوەشم هەبوو دارخورما باڵا بەرزەکانی سەرزەنشتم بکەن و ئەوەم یاد بخەنەوە کاتێک پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ سوپاکەیە و جەنەوەیەک ئاو هەبوو بیخۆنەوە تۆیش لە سێبەری چڕ و پڕی باخەکەتا و لە پەنای ئاوی ساردا دانیشتبوویت و ڕات دەبوارد ئارامی و دان بە خۆداگرتن نەبێت چارێکی ترم نەبوو ئەوەندەش خەفەتم خواردبوو تەواو لاواز و بێهێز ببووم باوەڕت هەبێ لاقەکانم توانای هەڵگرتنی لەشی تێشکاوی منیان نەما بوو لەشیشم بریتی بوو لە پەیکەرێکی ئێسکی و بە پێزدا پۆشرا بوو بەڵێ بەرەو دەرگای باخەکە کەوتمە ڕێ و گەڕامەوە بە جێگەکەی خۆما بەڵام دەرگا داخرا بوو بانجی ئامۆزاکەم نەکرد بێت دەرگاکەت بۆ بکاتەوە چونکە ئەمزانی کە نایەت بە دیواری باخەکەدا هەڵزنام و بازمدایە خوارەوە و لەکوێوە هاتبووم گەڕامەوە بۆ ئەوێ بە کۆڵی خەفەت و داخەوە پاشەوەی خۆشەویستترین کەس لە ناهەموارترین کاتدا ڕووی لێ وەرجێڕام و پشتی تێکردم ملی ڕێگەکەم گرتووە بەر کاتێکم زانی خۆم لە ناو بازاردا دیەوە بەڵام سەد بریا هەر نەڕۆیشتمایە لەو کاتەدا کە لە ناو بازارە دەگەڕام یەکێک لە جوتیارەکانی شام کە بۆ دەغڵ و دانفرۆشتن هاتبوو بۆ مەدینە دەیگوت چییە کەعبی کوڕی مالیکم پیشان دەدات خەڵکیش پەنجیان بۆ من ڕاکێشا و بەتیلی چاو بۆیان دەڕوانیم تاگەی شەلام لە ناو عەباکەیە نامەیەکی دەرهێنا و دایە دەستم ئای چۆن ئەبڵەغ بووم کە بینیم پاشای غەساسینە چ پەیوەندێکی هەیە و بمنەوە تا نامەم بۆ بنێرێ لەوانەیە نامەگەیەنەرەکە لی تێکچوو بێت پێشەوەی دوورکەوێتەوە بانگم کرد و پرسیارم لێ کرد و گوتم پێیان گوتی ئەم نامەیە بدەیت بەچێ ئەویش گوتی بە تۆ ئەمنیش گوتم بە من تی بەڵێ بە تۆ اینجا قسەیەکی تەواو کرد و گوتی بۆچ تۆ کەعبی کوڕی مالیک نیت لە هۆزی بەنی سەلەمە بە سەرسامیەکی زۆرەوە گوتم بەڵێ من کەعبم تی پاشای غەسان بۆ تۆی ناردووە نامەیەکە بکەرەوە بزانە چی تایە هیچ سەرسامیش مەبە نامەکەم کردەوە بەڵام سەد بریا نامەکەم نەکردایەتەوە و پێش ئەوە چاوم کوێر بووبایە بەخۆم دەگوت کەعب پلەی منافقیت بەرز بووەتەوە ئەوەندە لاواز بوویت پاشای غەسان تەماح بکاتە ئاینەکەت و بۆت بنووسێت بیستومە هاوڕەکەت مەبەستی پێغەمبەر بۆ ئازاری داوی
تۆ خوا نەیکردوویت بە جێگەی ڕیسوایی و چەوساندنەوە وەرە بۆ لای ئێمە ڕێزت لێ دەگرین لەبەرخۆمە گوتم خوایە گیان من دڵم بریندارە دەرد و ئازاری خۆم بە زۆر دەزانی وا پاشای غەسانیش دەیەوێت برینەکەم هەڵکۆڵێ و بمکوژێ لەوانەشە ئەمەی بە هەلێکی باش زانی بێت بۆ ڕاوکردنی ماسی لە ئاوی لێڵە بۆی تەمبەڵی و کەم تەرخەمی خۆم و باوەڕەکەم لاواز بوو و ئێستاویش دەیەوێت بە تەواوی باوەڕەکەم بمرێنێ نا واللهی نابێت دوژمن بەخۆم شادکەم هەرگیز نابێ پەنابەرمە بەر خیانەت و ناپاچی دەبێ و پەروەردە ئیمانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتی وادا نەبێ و لە چ کاتێکدا دەردەکەوێت پاشای گەمژەی وا نازانێت کە من ویژدانم ئازارم دەدات ئەو کە ئیمانی نییە چوزانێت ئازاری ویژدان چییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەرنامەکەی پڕ شنگی زێڕ و خرنگی زی و نەرمۆڵی ئاوریشم ئەو باوەڕم لەق ناکات بەدبەخت تۆ لەکوێ مرۆڤێکی بەندکراوی وەک من دڵخۆش دەکەیت ئەگەر بتوانم هەڵبێم زیندانەکەم لەگەڵ مایە و بگرە قایمتر و پتەوتر دەبێت تەنیا دەستی دەسەڵاتی پەروەردگار نەبێت هیچ هێزێک نییە بتوانێت ئەڵقەڕێزی دەرگای ئەو زیندانە بشکێنێ و ڕزگارم کات هەی پاشای ماڵکاول چێ گوتی من ڕیسوا کراوم ڕیسوایی مرۆڤ لەوەدایە کافر بێ و هاوڵ بۆ خوا دانێ زەبری پێغەمبەرم لە نزیکی و ڕێزی تۆ زۆر پێخۆشترە بڕۆ بە شوێن یەکێکی تردا بگەڕێ من بە تۆ هەڵ ناخەڵەتێم تۆ زۆر لەوە کەمتری بتوانی بمگەڕێنێتەوە بۆ کوفر و بێباوەڕی لام کردەوە بینیم تەنورێ داخراوە تا هێزم تیابوو نامەکەم فرێدا ناو گڕەکەیەوە چاوم تێبڕی تا بە تەواوی سوتا وام دەزانی بە ئاگری بڵێ سەداری ڕق و کینەی دەروونم دەیسووتێنم بڕیارمدا بەرەو ماڵەوە بگەڕۆمەوە چونکە ئیتر پێم خۆش نەبوو کەس ببینم تا ئەو باوەڕی لە دڵما ماوەتۆ زەردە نەبێت لە دڵی خۆیشما ئەم بڕیارم داوگوتم کە ڕۆیشتمە ماڵەوە ئیترمان دەگرم و نایەمە دەرەوە تا خوا دەرویەکم لێ دەکاتەوە بەڵێ ڕۆیشتمەوە بە ماڵ و تا ماوێک نەهاتمە دەرەوە ڕۆژێ پیاوێک هات بۆ ماڵمان و هەواڵی منی پرسی کە گوێم لێبوو هەواڵی من دەپرسێ لە خۆشیدا وەخت بوو باڵ بگرمەوە چونکە لەم ماوە دوور و درێژەدا ئەمە یەکەم جارم بوو مسلمانێک هەواڵم بپرسێ و بیەوێ لەگەڵ ما بدوێت بە پەلە بەرەو پیری چووم کە زانیم ئەمە نێراوی پێغەمبەر صلی الله علیه وسلمە ئەوەندەی تر شادمان بووم چونکە وام دەزانی مژدەی لێ خۆشبوونی بۆ هێناوم و لەم زیندانە ڕزگارم دەبێت ئەو زیندانەی کە چل ڕۆژی ڕەبەقە تیایدا تلێمەوە و بەلامەوە لە 40,000 ساڵ کەمتر نەبوو بەڵام هەواڵێکی دڵتەزێن و چاوەڕوان نەکراوی پێدام وەخت بوو لە هۆش چم یا دڵم بوەستێ نێراوەکە گوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمانت پێدەکات لە خێزانەکەت دوورکەویتەوە ئیتر حاڵی بووم کە لەم جیهانەدا کەسم بۆ نەماوەتەوە بگرە و خێزانەشم کە ماوەیەکی زۆرە لەگەڵ یادەژیم ویستی خوا وایە و لێی کەنارە گیر ببم ئەویشم بۆ نەمێنێتەوە ئەم تل ڕۆژەی لەم زیندانەدا بردمە سەر هێشتا بەس نییە ئەوە تا سزایەکی نوێم بۆ ئامادە کراوە کە سزاکەی پێشوم قورس و گرانتر بکات باوەڕ تەبێ بەردبارانم لەم زیندانە پێخۆشتر بوو خۆم لەناو خۆڵا گەوزاند و دەستم کردە پارانەوە دەمگوت خوایە گیان پەشیمان بوومەوە تو گەورەی خۆت لێم خۆش بە و سزا قورسەکەم بۆ بکەرە پاکەرەوەی دەروون و تاوانکارم اینجا سەرزەنشتی خۆم دەکرد و بە خۆم دەگوت بناڵێنە بمرە خوا و پێغەمبەری خوات لە خۆت تووڕە کردووە بە ئاگری دۆزەق نەبێت پاک بوونەوە مەحاڵە لەم حاڵەتەدا بە ئاگا هاتمە و بە دەنجی نێراوەکە کە گوتی تر من دەڕۆم گوتم برا بوەستە پرسیارێکم هەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم مەبەستیەوە بوو خێزانەکەم تەلاق دەم بەدەم ڕێوە کە دەگەڕایەوە گوتی نە بەڵکو فەرموویەتی لێی گۆشەگیر بیت و نزیکی نەکەوێت هاتمە ژوورە و کەوتمە ناو جێژاوی دەریای بێبنی خەیاڵەوە ڕۆچووم لە بیرکردنەوەدا هەزارەها شتی خراپ دەهات بە دڵمدا وەک ئەوە خۆکەس چاودێر نییە بەسەر ئەوە هەرچی بکەیت کەس ئاگای لێ نییە و تا دوایی منیش چاوی خۆمم وڵی و ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم کرد و ئینجا سوورەتی قل ئەعوذ برب الناسم خوێند و گوتم دەبێ فەرمانەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم جێبەجێ بکەم هاوارم کرد و گوتم سوێن بەخوا دەبێت توخونی نەکەومەوە و کەنارە گیر بم لێی بەڵام چێ دەڵێ لەم کەنارگیریشدا ناکەومە گوناهوە هێشتا لە تاوانی سەرپێچی یەکەمم ڕزگارم نەبووە چۆن خۆم دڵنیا بکەم کە لەم کەنارگیریەدا فەرمانەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ناشکێنم بەتایبەت منێ کە هێشتا گەنجم و لە هەڕەتی لاویمدام
ئەگەر دروست بێ هیلالی کوڕی ئومەیە و خێزانەکەی لای بمێنێتەوە و خزمەتی بکات و جێگەی خۆیەتی چونکە هیلال پیر بووە و کەوتۆتە ساڵەوە، بەڵام بە هیچ جۆر بۆ من دروست نییە چونکە من هێشتا گەنجم، دەترسم بکەومە دوای ئارەزووی دەروونەوە، پێم هەڵخلیسکێ و خۆمم بۆ زەوت نەکرێ و فەرمانەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بشکێنم و بە تەواوی تیا بچم. ئەوەش ئاشکرایە شەیتان بۆ هەڵدەگەڕێ و ئەو شەیتانە نەعلەتی کە وەک خوێن بە هەموو لەشی مرۆڤدا دەگەڕێ، دەبێ خۆم لەم پەرێز و قەدەغێ دوور خەومەوە، چونکە ئەگەر لێی نزیک بم لەوانەیە تێیکەوم، خۆگەر شوان ماڵاتەکەی بە دەوری پەرێزدا بلەوەڕێنێ لەوانەیە ماڵاتەکەی بکەوێتە ناو قەدەغەکەوە. دەبێ هۆشیار بم چونکە پەرێزی خوا بریتێ لەو شتانەی کە حەرامی کردووە، کەوابوو دەبێ لە پەرێز و قەدەغەکراو دوورکەمەوە. خێزانم بنێرمە ماڵی باوکم تاخوا دەرویەک دەکاتەوە. ئەو بڕیارم دا و بە دەنجی بەرز خێزانم بان کرد. ئەویش بە پەلە هات بەسەر سامێ و گوتی کەعب لەسەر خۆبە، تۆ بەداخ و خەفەت خواردن خەریکی خۆت دەکوژی، لەسەر خۆبە من لە پەناتام و بە گوێرەی توانە کۆڵی گرانی خەم و پەژارەت لەسەر شان سووک دەکەم. ئەوش بزانە دەروی خوا نزیکە و زۆریش نزیکە. منیش گوتم مافرەت ئەم قسانە بۆ من مەکە، چونکە قسەکانت بەجێنین، بەگرە لە جێی خۆیانە نین. بەخوا من ئەو خاوەن باوەڕە نیم وا دەردەکەوێ، ئازاری تاڵتر و ئێشی ناخۆشترە و چاوەڕوانیم دەکات. داواکارم خوا یارمەتیم داد بۆ خۆگرتن لە بەرباری گرانیم بەڵایەدا. گوتی کەعب بۆ چی وا دەڵێیت؟ ئەوەندە ڕەشبین مەبە، تم هیچم نییە، بەڵام بڕۆ بۆ ماڵی باوکت. پچر پچر ئەم قسەیەم وەک خەنجەرێک وابوو بۆ سەردڵی ئەو بەستە زمانە. خراپ تێگەیشت، بۆیە خوڕخوڕ فرمێسک لە چاوی هاتە خوار و گوتی پیاوەکە بڕۆمەوە بۆ ماڵی باوکم، تاوانم چێ و توا تەلاقم دەدەیت، دەترسم تێک چوو بیت. تم نەوەڵڵا شێت نەبووم، ئەوە منیش تەلاقت نادەم، ئەوەندە هەیە دەمەوێت لە ماڵی باوکت بمێنیتەوە تاخوا دەروم لێ دەکاتەوە. فرمێسکە گەرمەکانی چاوم سڕی و گوتم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی داوە هەرسێکمان کەعب و هیلال و مەڕارە کە ناگیر بین لە خێزانەکانمان. ئەگەر تویش لێرە بمێنیتەوە سەرنجم دەدەیت، منیش سەرنجی تۆ دەدەم، دەترسم فەرمانەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بشکێنم، چونکە هەردووکمان گەنجین. جا لەبەرەوە تۆ بڕۆرەوە بە ماڵی باوکت تاخوا دەرویەکمان لێ دەکاتەوە، لەبارەیەم تاوانەی منەوە لێبوردن دەنێرێ و لەم سزایە ڕزگارمان دەبێت. ئافرەتی بەستە زمان کە زانی ئەمە حاڵەکەیە بە ناچاری هەندێک زول و بەرگی خۆی پێچایەوە و ڕۆیشتە دەرەوە بە چەند سەرنجدانێک کە پڕ بوون لە سۆز و بەزەی خواحافیزی و ماڵاوایی. منیش نەک بەدەم بەڵکو بە دڵ خواحافیزیم کرد بە هیوای دەروی ڕەحمەت و پێک شاد بوونەوە. بەرەو ماڵ کەوتە ڕێ، دەرگای لەسەر پێوەدام پەردەیەکی تاریکی بەسەرما. نزیک بوومەوە ورە بەردەم بڕوخێم، توانای بیرکردنەوەیشم نەما، گۆڕەپانی هەست و شعورم چۆڵ بوو. لە هەموو شتێ تەنیا لە چەند خەون و خەیاڵێک نەبێ کە وێنەکانیان بە پێش چاومە تێدەپەڕین، چارم نەما پەنابردنە سەر پەروەردگار نەبێ. بە شەو و ڕۆژ لێی دەپاڕامەوە دەڵاڵامەوە لەو گوناه و تاوانم خۆش بێ، چونکە هیچ کەس توانای نییە لە گوناهم خۆش ببێ ئەو نەبێ. دەستم کرد بە ڕاز و نیاز لەگەڵ خوادا، ماوەیەک دەڵاڵامەوە ماوەیەکتر سوپاس گوزاریم دەکرد. جارێ وابوو دەمگوت خودایە لە تۆ زیاتر پەنایەکم نییە، دڵ و دەروونم تەنگ بووە و هەناسم سوار بووە، بگرە سەرزەوی پان و پۆڕم لێت تەنگەڵان بووە، وەختە دیق بکەم. خودایە تەنیا تۆی فریاد ڕست، پەنام پێهێنای فریام کەوە. 10 ڕۆژی تر ڕۆیشت و ماوەی زیندانەکەم بۆ 50 ڕۆژی تەواو لە سەربانی خانوەکەی خۆم بە نوێژ و پارانە و نزا و داوای لێخۆشبوون لەخوا شەو و ڕۆژم دەکردەوە تا بەرەبەیان خەوم لێ نەدەکەوت، وابزانم خەویشم لێ تۆرا بوو. ڕۆژی 51 نوێژی بەیانیم لە سەربان کرد و دانیشتم و هەر وەک بۆم باسکردن لە گیانی خۆم وەڕز بووبووم. سەرزەوی پان و پۆڕم لێ هاتبووە یەک، مەرجی خۆمم بە ئاوات دەخواست. ئالەو کاتەدا دڵتەنجێکدا گوێم لە دەنجی پیاوەکە بوو لەسەر تەپۆڵکەی سەڵعەوە بە دەنجی بەرز هاواری دەکرد کەعبی کوڕی مالیک مژدەت لێبێ. لە خۆشیانە وەخت بوو شای مەرگ بم، بۆ سوپاسگوزاری سوژدەی شکرم برد و ناوچاوم خستە سەر خاک بۆ پەروەردگار. زانیم کە خوا پەشیمان بوونەوەکەی لێوەرگرتین و دەوروبەری ڕەحمەتی لێکردینەتەوە. هەڵوێستەکەم کرد و سەرنجی تەپۆڵکەی سەڵعەومدا چاوەنواری دەنگەکە بووم بەڵکو دووبارە ببێتەوە تا بە تەواوی دڵنیابم. هەرچەند بە تاسۆ بۆ دەنگەکە، بەڵام دەنگ نەبە،
خەریک بوو هەناسەم لێ ببڕێ و گیانم دەرچێ. ئای چۆن ڕەنگم تێکچوو، بەڵام زۆری نەخەیان. پڕمەپڕنی وڵاخێک هاتە گوێم و تومەز مژدە دەرەکە بە غاردان هاتوو و گەیشتۆتە بەر دەرگا. سوارەکە پیاوێک بوو لە هۆزی ئەسلەم، گورز لە ئەسپەکەی دابەزی. منیش بەرە ڕووی ڕۆیشتمەوەیش بەرە ڕووم هات. پێش ئەوەی پێک بگەین هەموو گیانی پێدەکەنی و گوتی کەعب مژدە بێ. دەستمان کردە گردنی یەک و تێر ئەملا ئەولای یەکترمان ماچ کرد و دووبارە گوتی کەعب مژدەم بدێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاگاداری کردین کە خوا تەوبە و پەشیمانی لە هەر سێکتان وەرگرتووە و لێتان خۆش بووە. خوڕ فرمێسک لە چاو ماتە خوارەوە، بەڵام ئەو فرمێسکانە جوداواز بوون لە فرمێسکەکانی پێشوو. ئەمجاریان فرمێسکی شادی بوو. لە مژدەدانەدا دوو بەرگم هەبوو، ئامادە بێت هەردووشیانم پێبەخشی. وتم برا خوا مژدەی باشتر بداتێ، باوەڕت هەبێ هەر شتێکم لە دەستا بوایە پێم دەبەخشیت. اینجا خۆشم دوو بەرگم خواست و بە هەڵە داوان ڕۆیشتم بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم. لە ڕێگەدا پۆڵ مسلمانانم توش دەبوون، پیرۆزپایان لێ دەکردم و دوعای خێریان دەکرد و سوپاسگوزاری خۆیان بۆ خوا دەردەبڕی کە ڕزگاری کردم لەم زیندانە و دەروی لێ کردومەتەوە. سەر لە نوێ لەدایک بوومەوە، خەڵکی بوونەوە بە هاوڵ و برادرم. پاش ئەو مژدەیە هەموو بەجارێ شادمانی خۆیان دەربڕی، وام دەزانی هەموو دنیا لە خۆشی مندا پێدەکەنێ. بەڵێ ئەم جارەش سەرکەوتم و بەسەر شەیطان ئازاڵ بووم، بۆیە خۆم بە بەختەوەرترین کەس دەزانی. ڕۆیشتم مزگەوت. پێغەمبەر صلی الله علیه وسلم خەڵکێکی زۆری بە دەورا دانیشت بوو کە منی بیدی و ڕووی گەشایەوە. ئای ئەو سەرنجدانەی پێغەمبەرم چەند پێخۆش بوو. ئەو خەڵکەی دەوریشی هەموو سەرنجیان دەدام، ئەوانیش لە خۆشی مندا ڕویان گەشت بووەوە و هەموو یەکێکیان دەویست هەستێ و دەست لەگەردنم کە تا بۆ زۆرە شادمانی خۆی دەرببڕێ. بەڵام سەنگینی کۆڕەکەم مەجلیسەکە ئەهۆی ئەوە پڕنەکێشن هەستن و دەست لە ملم کەن. پەلچامی بە سەپۆڵی جیهازەکانی دڵیانە پیرۆزباییان بۆ جیهازی دڵم دەنان. برای کۆچەر و مجاهیر طەڵحەی کوڕی عوبەیدڵڵا لە خۆشی ئاگای هەیبەت و سەنگینی کۆڕەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەما، بۆیە بە پەلە بەرەو ڕووم هات و دەستی گوشیم و ئەملاو ئەولای ماچ کردم و پیرۆزبایی پێگوتم پیا واقعی بێت هەرگیز ئەو هەڵوێستەی تەڵحەم لەبیر ناچێتەوە. اینجا ڕووم کردە پێغەمبەر صلی الله علیه وسلم و سڵاوم پێشکەش کرد و لە بەردەمیا دانیشتم. دەموچاوی پیرۆزی لە خۆشی من دەدرەوشایەوە، وەک مانجی چواردە گەشایەوە، خونچەی لێوی کرایەوە. جوانترین و خۆشترین دەستەواژە و عیبارەیدا بە گوێما فەرمووی مژدە بێ بە چاکترین ڕۆژێک کە بەسەردا تێدەپەڕێت و لەو ڕۆژەوە لەدایک بوویت. خۆشی و شادی وای لێکردم هەندێک هەڵس و کەوت بکەم شیاوی گەورەی و ڕێزی ئەو کۆڕە نەبێت. هەرچۆن بوو هەوڵمدا و توانیم بەسەر خۆمدا زاڵ ببم. لەبارەی ئەو مژدەیەوە پرسییم، گوتم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو مژدەیە لەلایەن جەنابتەوە یا لەلایەن خواوەیە؟ فەرمووی نەخێر، لەلایەن خواوەیە. ئەم شەو جوبرەئیل ئەم چەند ئاەتەی بە وەحی بۆ هێنام کە لە سوڕەی التوبة آدي 117 و 118 دفرميت وعلى الثلاثة الذين خلفوا حتى إذا ضاقت عليهم الأرض بما رحبت وضاقت عليهم أنفسهم وظنوا أن لا ملجأ من الله إلا إليه ثم تاب عليهم ليتوبوا إن الله هو التواب الرحيم يا أيها الذين آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقين. واتا بێگومان خوای گەورە تەوبەی وەرگرت لە پێغەمبەر و ئەوانە و سەحابە و لەو سێ کەسەش دوا کەوتبوون، ئەوانەی کەوایان لێهات زەویان بەو هەموو گوشادی فراوانی و لێتەنگ بووە، گیانیان لێبووە بار و تەنگە نەفەس بوون. پێیان وابوو کە پەنایەک نییە لە خەشمی خوا بیان پارێزێ جگە لە پەنابردنە بەر خوای خۆی نەبێ، واتە لیان ڕوون بوو هیچ پەنایەکی تر جگە لە پەنای خوا سوودی نییە بۆ ئەوان. اینجا خوا لێیان خۆش بوو با پەشیمان ببنەوە و تەوبە بکەن، بەڕاستی خوا تەوبە قبول دەکات و مهرەبانە بۆ ئەوانەی پەنای بۆ دێنن. پێغەمبەر صلی الله علیه وسلم هێشتا ئاەتە پیرۆزەکەی تەواو نەکرد بوو،
هەموو گیانم پێدەکەنی نەمدەزانی چی بکەم بەلای ڕاست و بەلای چەپدا لام دەکردەوە وام دەزانی هەموو دنیا لە شایی و زەماوەندایە ئەو پەردە ڕەشەی درابوو بەسەر چاومان لابرا لەگەڵ تیشکی زێڕینی خۆری 51مین ڕۆژی ئەو ماوە ڕەشەی مێژوو ژیانم تاریچیم لێ ڕەویەوە و دنیام بە ڕووناچی دی ئای لەو خۆشی و شادیە ئەو ئاەتانەی لەبارەی ئێمەی دواکەوتوو هاتووە و لێخۆشبوونمی تێدایە تا ڕۆژی قیامەت بەدەم مسڵمانانەوە دەخوێنرێتەوە ئەوەی تەوبەی بە فرمێسکی چاومان شێڵراوە و بە خوێنی دڵمان ئاوێتە کراوە ئەوەی من بیرم لێ دەکردەوە بوو بۆ خایلەی شەو و ڕۆژم باخ و سامانەکەم بوو وەک ئەوە لە دوورەوە چاوم لێ زەخ بکەنەوە و پێم بڵێن بەهۆی ئێمەوە کەوتیتە بەرخەشمی خوا بەهۆی ئێمە و 50 ڕۆژ تاڵترین تاڵاو و چەش لەو زیندانە تاریک و سامناکە گەڕۆکەدا ئێمە بووین دواکەوتوین لە پێغەمبەرمان لاشیرن کردی ئێمە بووین نەمانهێش فەرمانی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێ بێنیت ئێمە بووین ئەو پەنامان پێدایت و تۆ دەتوانیت چی بکەیت منیش خۆم پێ نەگیرا و بێپەروا گوتم بەڵێن بێتۆڵەتان لێ بسێنم بەڵێ بڕیاری خۆم بەردەسەر و لام کردەوە بەلای پێغەمبەرەوە گوتم پەشیمان بوومەتەوە تەوبەم کردووە دەمەوێت دواز لە باخ و سامانم بێنم و هەمووی ببەخشم بەخوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەو قسەم کرد بە تەواوی دڵ ئاسوودە بووم چونکە هەستم دەکرد لە دەست مەترسیەکی گەورە ڕزگارم بووە من ئەو قسەم کرد لەگەڵەوەدا کە ئاگام لێبوو سعدی کوڕی ئەبی وەقاس جارێکیان هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ویستی دووسێیەکی سامانەکەی پاش خۆی بکاتە خێر بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی گوت سێیەکێک بەسە و هێشتا سێیەکیش زۆرە ئەگەر تۆ منداڵەکانت بە دەوڵەمەندی جێبێڵیت باشترە لەوەی بە هەژاری جیان بێڵی و بەسەر خەڵکیەوە بژین و هەروەها فەرمودەیەکی پێغەمبەری صلی الله عليه وسلم لە گوێما دەزرینگایەوە کە دەیفەرموو مسلمانی بەهێز چاکتر و خۆشەویسترە لای خوا لە مسلمانی لاواز مەڵام من توانای بینینی ئەو ماڵ و سامانەم نەمابوو کە ڕۆژێک لە ڕۆژان بوونە هۆی ئەوەی تووشی ناخۆشترین ئازار و دەردەسەری بم ئەمەم گوت تا بە دەرونی تاوانکاری خۆم بسەلمێنم کە لەم ڕۆ بەدواوە ماوەیەک نەماوە بۆ ئاشتی لەگەڵ شەیتانە دەبێ هەمیشە لەگەڵ یا بجەنگێم چونکە ئەو دوژمنی گەورەی مرۆڤایەتیە دژمنی ڕاستەقینەی ئادەمیزادە چۆن بە گوێی فەرمانەکەی خوا نەکەم کە دەفەرمێ شەیتان دوژمنی ئێوەش بە دوژمنی بزانن ویستم بەم کارە گەورەترین دەرگا لە شەیتان داخم کە لەوێوە هاتوچۆی دەکرد دەرگای ماڵ و سامان بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیهێشت هەموو سامانەکەم بکەم بەخێر چونکە حونەری نییە توانای شتێکت نەبێ و خۆتی لێ بپارێزی حونەری ئەوێ دەسەڵات و توانای ستەمکردنت هەبێ و خۆتی لێ بپارێزی ئارەزووی جنسیت بەهێز بێ و خێزانت نەبێ و توانایی جوانیت هەبێ و خۆت لە زینا پارێزی حونەر لەوەدا من ماڵ و سامانم هەبێ و شەیتان نەتوانێ بەسەر مازاڵ بێت لە ئەوەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی وا چاکترە هەندێ لە ماڵ و سامانەکەت گڵ بدەیتەوە بۆ خۆت گوتم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر فەرمانت نەکردا بە گڵدانەوەی هەندێ ماڵ و سامانم دەمویست هەمووی بکەم بەخێر بەڵام لەبەر فەرمانەکەی تۆ تەنیا و بەشە دێڵمەوە کە لە دەستکەوتی خەیبەردا بەرم کەوتووە ئیتر پێغەمبەر صلی الله عليه وسلم قایل بوو پاشەوە دەستنایە ژێر چەناگە و بیرم لەوە دەکردەوە مەرجێکی تریش بۆ خۆم دانێم زیاد لە وازهێنانی باخ و سامانەکەم سرم بەرز کردەوە و گوتم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەنیا بەهۆی ڕاستیەوە بوو خوا منی ڕزگار کرد منیش بڕیار بێت تا ماوم ڕازگۆ بم و بە هیچ جۆرێ درۆ نەکەم بەڵێ ڕۆژگار دەڕۆیشت و منیش لەسەر بەڵێن و پەیمانی خۆم بەردەوام بووم واللهی پێنازانم خوا بەهۆی ڕاستیەوە هیچ کەسێکی توش کرد بێ ئەوەندەی ئەو توشکردنەوەی من توش بووم باش بوو بێ کە لە بەردەم پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم ڕاستم کرد و بە درۆ خۆم ڕزگار نەکرد باوەڕت هەبێ پاش نیعمەتی ئیسلام هیچ ناز و نیعمەتێکی ترم بەقەت ئەو ڕازگۆیە لا گەورە نییە جا بەس نەبوو لای پێغەمبەر صلی الله عليه وسلم درۆم نەکرد و لەگەڵ منافق و دووڕۆکاندا بەرخەشمی خوا نەکەوتم ئەوانەی یەمایەتە لەبارەیەنەوە هات کاتێک گەڕانەوە بۆ لای سوێنتان بەخوا بۆ دەخۆن تا وازیان لێبێنن ئێوە وازیان لێبێنن چونکە بەڕاستی ئەوانە ناپاکن و مەڵبەند و جێگەی پاشە ڕۆژیان دۆزەخە و لە پاداشتی کردەوەکانیانە سوێنتان بۆ دەخۆم تا لێیان ڕازی بن ئەگەر ئێوەش لێیان ڕازی بن بێگومان خوا ڕازی نابێت لە کۆمەڵی فاسقان ئەوانەی کە لە حەق لایەنداوە و کافر بوون
بەخوا لەو ڕۆژەوە ئەو پەیمانەم داوە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچ درۆیەکم نەکردووە و هیوام وایە تا دەمرم خوا لە درۆ بمپارێزێ. برایان ئەم زیندانەی من هەرچەند تاریک بوو، ئای چەند جوان بوو، چونکە لەگەڵ تاڵاییەکەیە دەوا بوو. ئەم زیندانەی من هەرچەند ئەشکەنجە و ئازاری زۆر بوو، بەڵام چارەسەر بوو. ئای برایان ئەم ئاینی ئیسلامە چەند شکۆمەندە، چونکە هەمیشە هەوڵی ئەوە دەدات دەروونەکان پاک و خاوێن بکاتەوە پێشەوەی بناغی قەڵاڕێک و پێکەکەی دابمەزرێنێ. هیوادارم ئێوەش لەم بەسەرهاتەی من سوود وەرگرن. ئیتر بەخواتان دەسپێرم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبركاته. خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات. ئەپلیکەیشنی ڕۆشنایی یەکەمین ئەپلیکەیشنی تایبەت بە کتێبی دەنجی بە زمانی شیرینی کوردی. لەگەڵ ڕۆشناییدا بەردەوام ئاشنا دەبین بە تازەترین کتێب و دانسقەترین و پڕ بایەخترین کتێب لە هەموو سەردەم و بەشە جیاوازەکان. ڕۆشنایی پێ بەپێی پێشکەوتنەکان و تێگەیشتنە ڕاستەکان هەنگاو دەنێت. بۆ بەدەستهێنانی ژیریت لە ئێستا و داهاتوودا بەردەوام بە لەگەڵ کتێبخانەی دەنجی ڕۆشنایی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە یوتیوب، فەیسبوک، تیلیگرام، وێبسایت و ئەپلیکەیشن لەژێر تێکستی لاتینی کتێبخانەی دەنجی ڕۆشنایی. تێبینی دەتوانن سەرجەم کتێبەکانی کتێبخانەی دەنجی ڕۆشنایی بەدەست بهێنن بە شێوەی کاسێت، CD، DVD، فلاش و میمۆری. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بکەن بەم ژمارانەوە: کۆڕک 0750 442 0872، زەین 0782 442 0872. دەتوانن پەیوەندی بکەن لە ڕێگای واتسئاپ و ڤایبەرەوە بە هەمان ژمارە. ئەپلیکەیشنی ڕۆشنایی یەکەمین ئەپلیکەیشنی تایبەت بە کتێبی دەنجی بە زمانی شیرینی کوردی.